بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتتان کۆمەڵێک برگە و بابەتان پێشکەش دەکەین بۆ هیواییکە هەموو لایەکتان سوودمە بن لە تەواوی و برگە و بابەتانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. بەراوی خۆی گەور و میرەبان سڵاوی خۆتان لەبێ بینەرانی خۆشەویست هیوادارین کە سەلامەت و تەندروست باش بن ئەمڕۆژ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک برگە و بابەت هیوادارین بینەری سەرجەمیان بن و لەگەڵمان بن لە سەرجەم تەوەرەکانە و سوودی تەواو لە بابەتەکانمان ببینن. ئەمڕۆژ کۆمەڵێک برگە و بابەتمان ئامادەیە. تەوەری یەکەممان تایبەتە بە بابەتێک کە ئەویش بنەماکانی پێکهێنانی خێزانی ئاسوودەیە. وەک دەزانین خێزان پایەکی گرنگی کۆمەلگایە و گرنگە کە خێزان بە شێوازێکی دروست لەسەر کۆمەڵێک بنەمای جوان پێک بهێنرێ بۆ ئەوی کە خێزانێکی تەندروست خێزانێکی بەختەوەر پێشکەش بە کۆمەلگا بکات و تاکێکی تەندروستیشی لێبەر هەم بهێز و ئەمە کاریگەریکی زۆرە بێ بۆ ئەمڕۆ تەورەکانیشمان خێزانین کاک دانیێل زیاتر پەیوەندی بە خێزانەوە هەیە بۆیە تەوەریەکەمان تایبەتە بێ بۆ و باس لە پرۆسەیەکی هاوسەرگیری و دروستکردنی خێزانێکی دروست دەکەین لەگەڵتان. وەڵاتزان لە تەوری دوی بەرنامەکەماندا هەوڵ دەدەین چەند پەیامنێرێکمان وەربگرین بۆی زانیاری شار و شارۆچەکان بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە. بەروە لە تەوری سێی بەرنامەکەشماندا قسە دەکەین لەسەر ڕۆڵی خێزان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا لە دیدێکی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باز لەوە دەکەین کە خێزان چ ڕۆڵێکی هەیە چ ئەرکێکی هەیە ئادابەکانی قوتابی و مامۆستا چین لە پرۆسەی خوێندندا دەبێت چۆن پێشوازی لە پرۆسەی خوێندن بکەین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن هانمان دەدات کە لە خوێندن بەردەوام بین و هانمان دەدات منداڵەکانمان بنێرینە بەرخوێندن و فێری زانست و زانیاری بن. لەو بارەوە لە ئەتۆریسێمی بەرنامەکەماندا مامۆستا شاخەوانسیان مەسووری میوانی بەرنامەکەمان دەبێت دواتر بە درێژی گفتوگۆ لەو بارەوە دەکەین. بەڵێ پێشەکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەڵ بزانین گۆڕانکاریەکانی گەرما لە شارەکانە چۆنە. بەڵازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پێگەێنانی خێزانی ئاسوودە دەکەین. ئەو بنەمایانە چین کە خێزانی ئاسوودەی لێ دروست دەبێت و بەگشتی مەبەست چیە لە خێزانی ئاسوودە بە کامە دەوترێت خێزانی ئاسوودە لێک تێگەشتن و خۆشەویستی تا چەند دەبێتە مایەوەی کە خێزانێک بەرەو ئاسوودەی بڕۆن و ژیانێکی ئاسوودە و پڕخۆشەویستیان هەبێت. لەو بارەیە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەدنان ساڵەی توێژەری کۆمەڵایەتی. مامۆستا گیان زۆر بەخێر. مایتان باش بینی بینەران باش. مامۆستا ئەگەر سەرەتا پێناسەیەکی خێزانی ئاسوودە بکەین مەبەست لە خێزانی ئاسوودە کامەیە بە چه خێزانێک دەوترێت خێزانی ئاسوودە؟ ڕاستە وەڵا دەستان خۆش بۆ بینی باش. ئاسوودەی لە دەرەوەی ئارێشە و کێشە ئاسوودەیە
لە دەرەوەی ئەوەی کە ئێمە سەربار و زیادە نەبین ئاسوودەیە، لە دەرەوەی ئەوە کە لێنێک و بۆشەیەک بڕبکەینەوە ئاسوودەیە، لە دەرەوەی ئەوە کە هەبوونمان پێویست بێ ئاسوودەیە، لە دەرەوەی ئەوەی کە نەبینە مایەی سەر ئێشە بۆ خۆمان و چواردەورمان ئاسوودەیە، لە دەرەوەی ئەوەی بتوانین دەسەبەری ژیان بکەین ئاسوودەیە، لە دەرەوەی ئەوەی کە ئێمە بتوانین لەگەڵ یەکترا هەڵکەین ئاسوودەیە، لە دەرەوەی ئەوەی کە ئێمە بتوانین یەکترمان پێ قوبوڵ بێ ئاسوودەیە، لە ناو ئەوەی کە ئێمە شتەکانمان وەکو خۆی هازم بکەین ئەمانە ئاسوودەین، لە کە قەناعەت بە ژیان ئاسوودەیە، لە یەکتر گەیشتن ئاسوودەیە، ئومێد بە ژیان ئاسوودەیە، دەستەبەرکردنی بەختەوەری ئاسوودەیە، دروست نەکردنی ئارێشە لە بچووکی و تا گەورەی ئاسوودەیە، قەناعەت بە واقع و ژیانی کە تۆی تیای ئاسوودەیە، ئومێد و ئامانجت بە داهاتوو پلانەکانتە بێ ئاسوودەیە، ئەوەیە کە ئێمە هەموو ئەمانە وەلا ئەنین خۆمان ئاڵینە کۆمەڵە شتێکە و کە لە دەرەوەی خۆمانە، کە لە دەرەوەی توانای خۆمانە، کە لە دەرەوەی توانای دەسەبەرکردنی توانای خۆمانە، بۆیە هەموو ژیانمان ڕاکەڕاک و ناخۆشی و ئارێشە و دەروون ناتەندروستی و دەروون تەنگی و ناتێگەیشتووی و ناحاڵی بوون لەگەڵ یەکتر و بەدحاڵی بوون لەگەڵ یەکتر و دەسەبەرکردنی ناواقعێتێکی زۆر ناخۆش و هەمیشە لە ناو خەون و خەیاڵی جیهانێکی زۆر خەیاڵی لە دەرەوەی خۆمان و ئیتر حاڵەتێکی دەرونی زۆر تەنگ و ناڕەحەتمان بۆ خۆمان دروست کردووە، ئەمەش ئەگوازرێتەوە بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر چواردەورمان ئەبێت. ئاماژە بۆ شتێکی زۆر جوان کرد کە ئاسوودەی درکردنە بە واقعی کە توی تیای ئایا بەڕاستی ئێمە تێگەیشتنمان بۆ ئاسوودەیی تا ڕادەیەک هەڵە نییە، بۆی کە ئێمە خێزانێکمان هەبێت دووربین لە کێشە کێشەمان نەبێت هەموو شتێک تاوا بێ لە ژیانمانە ئەو کاتە بڵین ئێمە ئاسوودەین یاخود بەختەوەرین و خێزانێکی تەندروستمان هەیە. لە فۆرم و ناوەڕۆکە دەست برین پێکێنانی خێزان بەشێک خەڵک ئێستا بڕێلیان بپرسی ڕاپرسی کراوە یان زۆر جار ڕاپرسیمان کردووە کاکە چ تەمەنێکت پێ باشە بۆ زەواج بە مطلقی وەڵام ئەدەنەوە، یان بۆ نمونە خێزان ئەبێ چۆن بێ بە مطلقی وەڵام ئەدەنەوە، بۆ نمونە سەرنج و تێبینیمان لەسەر ئەم دەسەبەرکردنی بەختەوەریەکانی خێزان ئەگەر ئێمە لەو پرسیارەوە دەست پێ بکەین و بەدوای ئەو وەڵامانەیە بڕۆین کە ینی بۆ نمونە دوو ڕەگەز بۆچی هاوسەرگیری ئەکەن، یعنی لەسەر چ بنەمایەک ئێمەمانەوێ هاوسەرگیری بکەین، کاکە ڕەگەزەکانی پێکەوەڵکردن چین؟ ڕەگەزەکانی پێکەوەڵکردن هەرەوە نیە بۆ تەمەنی بایۆلۆژی پێگەیشت ئیتر تۆ بڕۆ کاکە تۆ مەرجەکانی پرۆسەی هاوسەرگیری تایە، یان دەسەبەرکردنی هەندێک لایەنی مادی یان دەسەبەرکردنی ڕێکارێکی یاسایی، ئەمە بەشێکی پرۆسی هاوسەرگیریە کە پرۆسە هاوسەرگیریەکە ژیانە خێزانێکە دروست دەکە، لە ناو ژیانە خێزانێکە کۆمەڵێک لایەن کۆمەڵێک ڕەهەند کۆمەڵێک کۆڵەکە ئەم پرۆسە هاوسەرگیریی ڕاگرتووە، بەشێک لە ڕەهەندەکان کۆڵەکەکانی ڕاگرتنی خێزانی بەختەوەر تۆ ناتوانانی لە دەرەوەی وێنای بکەیت. ئێستا بۆ نمونە ئێمە لەم بەرنامەیەوە کۆمەڵێک ڕەهەند و بنەمای دەسەبەرکردنی خێزانێکی بەختەوەر دەستنیشانەکەین، ئەمە تەواو نای پێکێ، بۆ نمونە کۆمەڵێک ڕەهەند و کۆڵەکەی بەختەوەری خێزان ئەوەیە لە ناو پرۆسەی خێزانەکەی دروستە بێ لە ڕێگە دێتە ڕێگات، کاتێک تۆ پلانێکت داڕشتووە بۆ ئەوەی سەفەرێکی دوور و درێژ گەشتێک بکەی ئەڕێ بۆ گەشت کە چوینە بۆ گەشت چەندێک شتمان بیر چووە، چەندێک کێشە هاتوتە ڕێمان لە ڕێگا کە کاتێکە ئێمە پلانی سەفەرێکی زۆر تۆکمەمان داڕشتووە لەوێ کەم و کوڕەکانمان چۆن پڕەوە کردووە ئالەوێەوە خێزانی بەختەوەر دەستەبەر ئەبێ خێزانێک بۆ خێزانێکی تری جیاواز زۆر ئەگۆڕێ، هەموو خێزانێک بۆ خێزانێکی تر جیاوازە، هیچ خێزانێک لە یەک ناکە، بەڵێم هەندێک هاوبەشیمان بنەماکانیش بگۆڕە هەموو بنەماکانە گۆڕێ بەردەوام، چونکە ئەمە پرۆسەیەکی کارلێکە، کەم پرۆسە کارلێکە کۆمەڵایەتیە بەردەوام لە گۆڕانکاریدایە، بەردەوام پێداویستی تازە دێتە ئاراوە، بەردەوام سەرنج و تێبینی تازە دێتە ئاراوە، لێک تێگەیشتنی تازە دێتە ئاراوە، شێوازی مامەڵەکردنی تازە دێتە ئاراوە، بۆیە لەو بربەستانەی کە دێتە ڕێگەمان هەروەکو چۆن ئێمە پلانی گەشتێکی زۆر تۆکممان داڕشت بوو کۆمەڵێک کەم و کوڕی هاتە ڕێگەمان، خێزانی بەختەوەر و ئاسوودا کاتێک پلانی پرۆسەکەی داڕشتووە کێشەکان هاتە ڕێگەی لە ناو کێشەکانە ئەزانێت چۆن مامەڵی لەگەڵا ئەکا، خێزانی ناتەندروست خێزانی نابەختەوەر کە ئەندامی خێزانی ببورن ناتێگەیشت و نازانێت چۆن مامەڵ لەگەڵ کێشەکانە بکە. ئێستا ئەگەر چەند خێزانێکی بەختەوەر و ئاسوودە وەربگرین و چەند خێزانێکی شڵەژاو و شپرزە وەربگرین، خێزانە ئاسوودەکە کێشە و ئارێشەی زۆرترە لە خێزانە شپرز و شڵەژاوەکە،
ئەی بۆ ئەمان ئاسوودەن ئەوان نائاسوودە ئەمان کێشەکان چارەسەرەکەن ئەمان نەزانێت چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژگار بکە چۆن مامەڵە لەگەڵ تەمەنەکان لەگەڵ ڕەگەز لەگەڵ پەروەردەی مناڵ لەگەڵ ئەو کێشانی کە دێتە ڕێگەی بەڵام ئەوی تریان لەوەیە کەمترین کێشەی هەبێ بەڵام زۆرترین کێشی تیان ڕەنگەداتەوە ناتوانێت هەڵەکانی خۆیان نەکەن دانی پیانە نەگەر کێش دانی پیانەنەن دەرکی پێنەکان نەزانێت چۆن چارەسەری بکە ناواقعین بە کێشەکانمان ناواقعین بە مامەڵەمان خۆ ئەگەر ناتوانی بڵێ وەڵا کاکە ئەم خێزانە بۆیە بەختەوەرن بۆیە هەموو دەسەبەرەکانی ژیانیان هەیە ناوانیە بۆ منە خێزان هەیە لایەنی مادیان زۆر باڵایە زۆر ئەوەی کاڵی هایلایڤە بەڵام زۆرترین شفرزە و شڵەژاویانی خێزانیشمان هەیە لایەنی مادی و بوار و بژێوی ژیانیان زۆر کەم و لە خوارە کەمترین کێشەیان هەیە لەبەرەوە مەسەلەکە ئەوە نییە ئەشێ بەشێک بێ بەڵام ناتوانین ئێمە تۆ بۆ ڕەهاییە بڕیاری لەسەر بدەیت لەبەرەوە ئێمەش نەمانتوانیەوە مامەڵە لەگەڵ تەمەن و ڕەگەز و کێشە و ئارێشە و ڕووداوەکانی ڕۆژ و بنەما و پرەنسیپەکانی خێزان بکەین وەکو خۆی کاکە خێزان لە چی پێکاتوە هی تۆ ناکرێت و بڵا بڵێ کاکە لەبەرەوە ئێمە من ژن و پیاوێکین ئەمە دوو هاوسەر مناڵمان هەیە ماڵمانێتە کەەوە خێزانە کاکەم بە بەشێکی بچووکی خێزان ڕەگەزی خێزان زۆر لەوە گەورترە گرنگی خێزان زۆر لەوە گەورترە بنەمای پێکەوە ژیان و پێکەوەڵکردن زۆر لەوە گەورەترە پەروەردەکردنی تاکی تەندروست و مناڵی تەندروست زۆر لەوە گەورەترە مامەڵەکردن لەگەڵ ئەو کۆمەڵگە واقعی کە تۆتیایی زۆر لەوە گەورەترە ئێمە نەمانتوانیوە لەگەڵ ئەو زۆر گەورەی یانە مامەڵە بکەین هاتووینە تەنیا لە چوارچێوە فۆرما مامەڵی لەگەڵاکەین منیش وەکو تۆم کەوا بۆ منیش وەکو تۆم ئەوەی تۆ لە ژیان تا لە ڕوخسار و لە ڕووکارە تەماشایەکەی بەڵام لە ناوە ڕۆکاکەوانیە ئەو کێشە و ئارێشانە سەرچاواگرن و سەر زۆر باشەمە وەستا بۆچی لە بەشێکی زۆری خێزانی کۆمەلگای ئێمەدا دوو هاوسەر کە بەیەک دەگەن و پرۆسی هاوسەرگیری دەکەن دوای 2 ساڵێک بابل زۆر جار ناگاتە ساڵێکیش هەنی بێزارە بێ لەو ماڵی تێدایەت ینی ئاسوودەی ئەو زۆر جار لەوەدایە کە لەگەڵ هاوڕەکانی چێتە دەرەوە سەیرانێکە کات یاخود بە پێچوانەوە گەر ئافرەتەکە لە فەرمانگەیەک بێ لە شوێنێکا بێ لەگەڵ هاوڕەکانی بچنە ڕێستۆرانتی شتێک ینی هەستەکە ئاسوودەیەکی لەوێدایە تاوەکو بێتەوە ناو ماڵەکەی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ هاوسەرەکەی ئاسوودە ببێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەمانە ڕوودەدەن کاڵبوونەوە هۆکاری چییە دۆخێک دیمەنێک ڕووداوێک کە ئێمە تێ ئەڕوانین لە یەک گۆشەنی گاوە سەیرەکەین هەمیشە بەڵام ئینسانی زرنگ و ژیر لە کۆمەڵێک گۆشەنی گاوە سەیری ئەەکە کاتێک کە لە گۆشەنیگایەکەوە سەیری دیمەنێک ئەەکەی ئەوەی کە لە نیگا و چاوی تۆیە ئەو گۆشەنیگایەیە کاتێک تۆ لە کۆمەڵێک گۆشەنیگای ترەوە ئەگەر وێنەی ئەو شوێنت پێ پیشان بدەن تۆ ئەو کات یا ئەڵی وانە یا ئەڵی ئەوە نیە یا ناتوانانی مامەڵە لەگەڵ ئەو گۆشەنیگایە بکەیت چونکە تۆ لە یەک گۆشەنیگاوە سەیری ئەو ڕووداوت کردووە سەیری ئەو دیمەنە سەیری ئەو حاڵەتە سەیری ئەو تەنت کردووە کاتێک ئێمە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەین لە یەک گۆشەنیگاوە هەموو پرۆسی هاوسەرگیری ئەبینین لە ناو کۆمەڵێک بەڵێن لە ناو کۆمەڵێک دروستکردنی جیهانێکی فەنتازی خەیاڵی لە ناو یەک ڕوانگەیەکی سیرکردنی ژیانەوە ئەویش بۆ نمونە دەست لە ناو دەستکردنی هاوسەرەکەم لە پیاسەیەکی خەیاڵی دیمەنێکی عاتفی سۆزداریدا کە لەم ڕوانگە و گۆشەنیگایەوە تەماشات کرد چوویتە ناو واقعیتی پرۆسە هاوسەرگیریەکەوە اینجا بەرپرسیارەتی ژیان زیادی کرد اینجا مامەڵەکردن لەگەڵ کێشە زیادی کرد اینجا تۆ کەوتیتە ناو پەروەردە و ژیان و فەرهەنگ و کللتور و خێزانێکی ترەوە ئەو جار تۆ ئەرکێکی ترت هاتە سەرشان تەنیا کوڕەگەنجە سەڵتەکەی جاران نیت کە لە ماڵەوەی بەرپرسیارەتێکت لە سەرشان نییە و دایک و باوک نازت ئەکێشن هەموو ئەگۆڕێ و جەنابەت ئەو کچە نازداری ماڵی باوانت نیت کە ماڵە باوان وەکو کچە نازدارە چاوگەشەکەی ماڵەوە تەماشات ئەکەن لێرەوە تو کەوتیتەوە ناو خێزان و بەرپرسیارەتی و فەرهەنگی جیاواز کللتوری جیاواز شێوازی مامەڵەی جیاواز لێرەیە تۆ لە یەک کاتە ئەبی بە هاوسەر ئەبی بە دایک ئەبی بە باوک ئەبی بە بووک ئەبی بە زاوە ئەبن بە خێزان ئەو ئەبن بە ژمارە هەموو ئەمانە دێتە ڕێگەمان لە یەک خاڵێکەوە ئێمە خۆمان بۆی حازر کردووە ئەو جیهانە خەیاڵە ڕۆمانسیەی کە دەست لە ناو دەستی هاوسەرەکەتایە و پیاسەیەکی یەکێک لە پارک و هەوارەکانی شار ئەەکەی لە ناو پارک و هەوارەکانی شارەت و تەماشای چاوە شەهلایی و باڵا بەرزەکەی ئەەکەیت و ئەچیتە ناو جیهانە خەیاڵێکی خۆتەوە لێرامە کۆتایی پێدێ ئەچیتە ناو جیهانێکی واقعی بەرپرسیاریانەی ژیانەوە تۆ ئەبی بە باوک ئەبی بە ئەندام ئەبی بە ڕۆڵگێر ئەبی بە ئەندامێکی کارای کۆمەڵەکەت ئەبی بە ئەندامی کارای خێزانەکەت
پێ و دەست ئەکەوێتە ناو کۆمەڵێک لایەنی ترەوە لێرەوە تۆ ناتوانانی مامەڵە لەگەڵ ئەوەیە بکەیت ئەگەر پێشووتر خۆت بۆ خۆمان بۆ حازر کرد بێ بەشێک خۆ حازریتیا بێ ئەی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخانەیە بکەین کاتێک کۆمەڵێک کێشە و ئارێشە دێنە بەربەستمان ڕێگەمان ئەو کاتە ئەتوانین مامەڵی زۆر جار هاوسەران باز لەوە دەکەن کە بیدایەت بۆ منە دوو هاوسەر بەیەک دەگەن ئەڵێ ئێمە چۆن بزانی کە بۆ نمونە ئاسوودەین ئێمە یەکتر ناناسین دای مدەتێک یەکتر ناسن بوون تا نەچن نێو ماڵەکە بەتەواتی لە یەکتر شارەزان نابن تۆ پێدوانیە زۆر جار ئاسوودەی لەوەدایە کە بۆ نمونە من پیاوێکم خۆم ئەو ئاسوودەیە فەرامێنم بۆ نمونە خۆشەویستی زیاتر بەخشمە خێزانەکەم ڕێز لە کەسوکارەکە یەگرم ئەویش ئەبێ ڕەتفعلی هەبێت بۆی کە من ئەم شتانی بۆکەم ئالێرەدا ئاسوودەی دروست نابێت ینی گرنگە کە ئاسوودەی بۆ دروستکردنی لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەو بەشێکی ڕاست و ڕاهایتیایە بەشێکیشی ناڕاست چۆنێ بێ ئێمە دوشتی دژ بەیەک لە یەک کاتا کۆ بکەینەوە بۆ نمونەدە هەندێک هاوسەران هەن پێکەوە ناگونجێن دنیابینی و تەبیعەت و ژیان کردنیان زۆر زۆر لە یەکەوە دوورن بۆیە لە هەموو ئاینەکان لە هەموو فەرهەنگەکان لە هەموو کولتورەکان حاڵەتێکی تەبیعی و دروستە سروشتیە لەبەر جیابوونەوە هەر بووە ئێمە کار لەسەر ئەمە ناکەین کە جیابوونەوە شتێکی سروشتی و پێکەوە نەگونجان هەر هەیە ئێمە سەرنج و تێبینەکانمان فۆکسمان لەسەر ئەوەیە کە کۆمەڵێک لە هاوسەران مادەی هاوبەشی پێکەوە ژیانیان زۆرە پێکەوە ناگونجێن و جیا ئەبنەوە کۆمەڵێک لە هاوسەران مادەی هاوبەشی ژیانیان پێکەوە زۆرە و ئەتوانن بەختەوەری دەسەبەرکەن و دەسەبەری ناکەن کۆمەڵێک لە هاوسەران ئەتوانن دایک و باوکێکی باش بن بەڵام دایک و باوکێکی باش نابن سەرنجەکەمان خینە سەر ئەمە یەکێک لەو خانە ئێمە یەکتر یەکێک لەو خاڵانە ئێمە ئەوەیە کە یەکترمان پێ قوبوڵ نییە وەکو خۆمان ئەوەمان ئەوێت کە ئەمانەوێ ئەمە یەکێک لە حاڵەتە ترسناکەکانە کە لە ژیانی خێزانداری ئێمەیە هەیە ناتوانێت کە ناچار بکەم بۆ شێوازە هەڵسوکەوتکە کە من ناتوانێت تەبیعەتی خۆی سڕینەوەی ئەوە کوشتنی ئەوە تیرۆرکردنی ئەوە ئەمە یەکێکە لەوانەی ئەتوانین ناوی لێ بڵین تیرۆری سپی کوشتنی سپی ئەمە توانین ناوی لێ بڵین ئەوە تێکدانی شیرازەی سروشت دەستکاریکردنی سروشت دەستکاردەکردنی ئەو حاڵەتەی بۆ نمونە کە خوای گەورە ئاوای دروست کردووە کە سروشت وای دروست زۆر شەڕەنگێزە خراپە ئەم ئافرەتە بۆ من هەر لەگەڵ یا هەوڵەیە باش بێ هەر باشە هەر باشە بەڵام ئەو هەر خراپە ینی وەکو تو ماژت پێکرد ناشتوانی ینی زاڵی بەسەروی کە تەبیعەتی بگۆڕی هەڵسوکەوتی بگۆڕی لەم نێوەندەدا دەبێت چی بکرێت بەشێک لە سروشت و تەبیعەتە شەڕانگێزی و نەگونجا و نەتەباکان بەشێکی خصلەتەکە سروشتی لە خۆیدا هەیە بەشێکی لە ژینگەەوە وەریگرتووە ئایا ئەتوانین کار لەسەر ئەوەی کە لە ژینگە وەرمانگرتووە چارەسەرکردنی ئاسانە ئەو ژینگەی کە لێوەی وەرگرتووە ژینگەکە تەبابکە کۆتایی پێدێ بەڵام ئەو بەشەی کە کەسەکە خۆی لە سروشتی هەیە لە ناخی هەیە ئێمە دووبارە ئەتوانین ئەمەش کاڵ بکەینەوە خۆ نە ئەگەر نەتوانین بنبڕی بکەین ئەتوانین کاڵی بکەینەوە ئەتوانین مامەڵی لەگەڵا بکەین ئەتوانین لەگەڵی هەڵ بکەین ئەگەر بەشێکی زۆریش نەمانتوانی هەڵ بکەین ئەیبێنەوە ناو ئەو دۆخەی کە وتمان شتێکی سروشتی کە ئاسایی و نۆرماڵە و لە هەموو کەڵچە و کللتور و داب و نەریت و کۆمەڵگەکاندا هەن و جیابوونەوە هەر بووە نەگونجان هەر بووە ناتەبایی هەر بووە شپرزەی و شڵەژاوی هەر بووە مامەڵە لەگەڵ ئەوەیە هاکەین بەڵام ئەو جۆرەی کە شایانی چاکردن شایانی چاکسازی شایانی ڕیفۆرم شایانی هەڵکردن شایانی مامەڵە لەگەڵ یەکترکردنە اینجا ئەگەر بێت و ئێمە چاو لە کۆمەڵێک شت نەپۆشین ناتوانین لەگەڵ کەسا هەڵ بکەیت بەڕاستی ئەگەر ئەو گونجاندنە نەبێ ئێمە ناتوانین لەگەڵ هەڵ بکەین بۆیە سەرنجەکە لەسەر ئەوە چڕەکەینەوە ئەوەیە کە ئێمە مامەڵە لەگەڵ ئەو واقعەدا بکەین کە ئەو سروشتە هەڵی ئەگرێ و ئەو شتانە بگەێنن بە یەکتر کە سروشت و هاوبەشیان زۆرە کە ئەتوانن لەگەڵ یەک هەڵکەن کە ئەتوانن کارلێک بکەن تۆ ناتوانانی دوشتی دش بەیەک بەریتە پاڵی یەکتر و بیان گەێنی بە یەکتر کە هەمیشە پیاکێشان ڕوو ئەدا هەمیشە زەبروزەنگ ڕوو ئەدا هەمیشە کێشە دروست ئەبێ هەمیشە لێک دوورکەوتنەوە دروست ئەبێ ئەو کاتە ئێمە هەر بمانەوێ بە زۆر بەیەکیان بگەێنین ئەوە دروستە بێ کە خێزانێکی ناتەن دروست ژینگەیەکی ناتەن دروست پەروەردەیەکی ناتەن دروست وە کۆمەڵێک تاکی ناتەن دروستیش ئەەکەینە کۆمەڵکەوە چونکە ئەگەر دایک و باوکێکی ناپەروەردەیمان هەبێ ئەو کاتە تۆ چەند مناڵێکی ناپەروەردەی ئەەکەی ئەو کاتە تۆ لە ناو کۆمەڵگەیە پەل ئاوێژین لە قوچڵەکانمان زیاد دەکەن لەبەرەوە ئێمە ببینەوە ناو خۆمان بتوانین لەگەڵ یەکترە بۆ نمونە ئەبوو عەلای مەعاڕی کاتێک لە یەکێک لە پاساوەکانی ئەوەی کە هاوسەرگیری نەکردووە دەڵێ من تاوانم بەرامبەر بکراوە ناتوانم دەسەبەری ژیان بکەم تاوان ناکەم بەرامبەر ئەو مناڵانەی کە بیان هێنمە بوون و ناتوانم ژیان
ژیان بۆ دەسەبەر بکەم و پەروەردەیان بکەم ئەگەر ئیتر نازانین پاساوەکە لاوازیان بەهێز هەندێک پێڵێن باشیان پێی خراپە بەڵام ئەمە جۆرێکە لەوەی بەڵام جۆرێکی لە دانپیانانیش لەوەی لە ئاستی ئەو بەرپرسیارەتیانە بێڵێ من ناتوانم مامەڵە لەگەڵ دۆ خەیاب بکەم بۆیە کەس ناکەمە ژێرباری ژیانی ناڕەحەت و ناخۆشی خۆمەوە لەبەر ئەوە هەمومان واجبی سەرشانمانە بتوانین مامەڵە لەگەڵ خۆمان و تاکێکی دروست بین و تەندروست بین و هاوسەرێکی تەندروست بین و دایک و باوکێکی تەندروست بین و ئەو کات خێزانێکی تەندروست فراهەم بکەین و ئەو کات کۆمەڵێک تاک و مناڵی تەندروست بەرهەم بێنین و ئەو کات ژینگە بەرەو ئاوەدانی و بەختەوەری و ئاسوودەیی بەرین و ڕۆڵێکی ئیجابی و باش بکەن. کەواتە بنەماکانی دروستکردنی خێزانێکی تەندروست کاتێک دوو کەس ئەیانەی هاوسەرگیری بکەن پێویستە ڕەچاوی چی بکەن بۆ ئەوەی کە لە سەرەتاوە ئەم خێزانە بە شێوازێکی دروست ببێت و ئەو کێشانی کە ڕوئە سبینێدا چاڵێ تووشی شۆکیان نەکا بەڵکو کاتێک چوونە پرۆسەکەەوە بەرەبەرە تێبگەن لێکتر و خۆ گونجاندنێکیان هەبێت. چەقی بەختەوەری و خاڵە بەهێزەکانی بەختەوەری لای دوو کەسەکە خۆیەتی چونکە ئەوان پێکەوە ئەژین ئەوان پێکەوە هەڵەکەن ئەوان ئەزانن چی بە دەردی ئەوان ئەخوا خاڵە لاوازەکان خاڵە لاوەکیەکان چوار دەورە تۆ ناتوانانی لە چوار دەوردا ببڕێ چونکە بەشێکن لە تۆ بەشێکن لە ژیانی تۆ لە فەرهەنگی تۆ لە دنیابینی تۆ و تۆ دەرهاتوی ئەو پەروەردە و کلتورەیت تۆ ناتوانانی لەو چوار دەورە بە تەواوی خۆدا ببڕی بەڵام مرکز و چەقی پێکگەیشتن و لێک تێگەیشتن و بەختەوەریەکە لای دوو کەسەکە خۆیانن بۆیە ئەگەر ئەمان لێرەوە توانیان بەختەوەری دەسەبەر بکەن ئەتوانن کاریگەریان لەسەر چوار دەوری شەبێ چونکە تەمسیل و نمایندەی ژیانێکی ئاسوودە و پرۆسەیەکی هاوسەرگیری ئاسوودەی و بەختەوەری بکەن ئەو کات چواردەوریش تەماشای ئەمانەکەن بۆیە ئەمان لێرەوە ئەوەی کە پەخشیەکەن ئەو ئاسوودەی و بەختەوەریەیە ئەوەیە ئەکە پەخشیەکەن ئەتوانن خراپەکاری و دەرهاویشتە خراپەکان بخەنە ناو کۆمەڵگەوە ئەوان ئەتوانین کاریگەرێکە دروست بن بەڵام ئەمان کە نالاواز بوون کە ناتێگەیشتوو بوون کە نەیانتوانی لەسەر چ بنەمایەک ئەمان پێگەیشتون نەیانزانی بۆچی ئەژین نەیانزانی بۆچی کۆبوونەتەوە نەیانزانی بۆچی هاوسەرن نەیانزانی بۆچی دایک و باوکن ئەو کات خراپەکانی ئەمان و خاڵە لاوەکی و لاوازەکانیش کاریگەری بەسەر ئەمانەوە هەبوو ئەو کات ئەمە کارلێک ئەکا بۆیە ئەمان ئاشە ناو ژیانێکی ناڕەحەت و ناخۆشەوە کاریگەریان لەسەر چواردەورە بێ و هەم خاڵەکانی چواردە کاریگەری بەسەر ئەمانە بێ کارلێکەکە و ئەبێتە خاڵێکی زۆر بەهێزی پێکەوە نەگونجان ئەو کاتە ئەوە دروست ئەبێ بەڵام ئەمان ئەتوانن خۆیان لەسەر ئەو بنەمایانە ڕێک بکەون کە ئێمە لەسەر چی کاکە پێکەوە کۆبوونێتەوە و بۆچی ئەژین و بۆچی ئەوانە دەسەبەرەکەین بۆ نمونە ئەگەر خاڵە لاوەکیەکان کاریگەریان لەسەر ژیانی دوو کەسی هاوسەردار هەبێ ئەمان ڕوونکردنەوەیان هەبێ ڕاوەیان هەبێ لەسەر ئەم بنەمایە کۆبوونێتەوە بۆیە ئاوا تێگەیشتوین ئاوها هەنگاو ئەنین ئاوها لەگەڵێکە گفتوگۆ ئەەکەین دەردەشە ئەەکەین ئاوا مناڵەکانمان پەروەردە ئەەکەین ئەو کات چواردەوریش سەری سام ئەبن بە مابەڵە و ڕەفتاری ئەمان و چواردەوریش چاولەمان ئەکەن و ئەمانیش ئەبن بە تەمسیل و نمایندەیەکی جوانی کۆمەڵگە و خێزان و دەستەبەرکردنی بنەمایەک بابیت لە بیرمانەچێن پێم وایە کە بناغەیەکی گەورە و گرنگە بۆ دروستبوونی خێزانێکی ئاسوودەویش ڕێز و خۆشەویستیە بەخشینی ڕێز و خۆشەویستی تا چەند گرنگە بۆی کە خێزانێک تاوەکو مردن هەر ئەم خێزانە بمێنێتەوە و ئەو ڕێز و خۆشەویستی بەردەوام دەربڕێن بۆ یەکتری لە نێوان هاوسەراندا یاخود ئەگەر باز لە ڕێز بکەین ئەمە هیچ لە نێوان خۆیاندام ڕێزە هەبێ و لە نێوان کە سوکاریشیاندا هەبێت بۆ منە من خێزانەکەم کە سوکارەکەی دێتە ماڵەکەم خەزورم دێنە ماڵەکەم بۆ پەڕی ڕێزەوە ڕێزیان لێ بگرم وەکو باوکو دایکی خۆم سێریان بکەم ئەمە تا چەند وا دەکات کە هاوسەرەکەم تێبگات کە ئیتر من ئەم خۆشەی لەبەر خاتری خۆشەویستی ئەم ڕێز و خۆشەویستی ئەبەخشمەوە ڕێز و خۆشەویستی ئەگەر تاکە کەسێک لە چوارچێوەی سنوورێکی دیاریکراوی جوگرافی قەتیسی بکەیت هیچ کەسێک یعنی بەرکەوتەی نەبێ لەگەڵ هیچ کەسێکە لەو شوێنیان ڕێز و خۆشەویستی پێویستە و زەرورە و واجبە ئەی ئەگەی تۆ تەماشا ئەم تاکە بەرکەوتەی لەگەڵ چواردەور خێزانەکەی خۆی گەڕک شار وڵاتەکە کللتوری وڵاتانی تر و مامەڵەکردن ینی بازنەکە فراوان ئەکەینەوە بۆیە ڕێز و خۆشەویستی لە هەموو شوێنێکا زەرور و پێویستە و ڕێز و خۆشەویستی خەسڵەتێکە گەر لای تاگلای مرۆڤ دروست بوو ناتوانین ئێمە ئەم ڕێز و خۆشەویستیە من لێرەدا کەسێکی بە ڕێز و خۆشەویست بم بەڵام لە شوێنێکی تر ڕێز و خۆشەویستی خەسڵەتە لای تاک دروستە بێ شوێن بۆ شوێنێکی نییە چونکە لە هەموو شوێنێکا وجودی هەیە لە هەموو شوێنێکە هەبوونی هەیە بۆیە ڕێز و خۆشەویستی لە هەر شوێنێکا بوونی هەبوو لەوێ گەشتبینی بەختەوەری ئاسوودەیی تەبایی
پێکەوە ژیان یەکتر قوبوڵکردن دروست ئەبێ لەبەرەوە ئەو ڕێز و خۆشەویستیە پێویستە لە ناخ و دەمار و خوێنی هەمومانە هەبێ لە بیرکردنەوەمانە هەبێ لە ڕوانینمانە هەبێ لە قسەکردنمانە هەبێ لە هەنگاونانیشمانە هەبێ بەڵام بەدەم دەری ناڕن ینی بە قسە دەری نابڕێ بۆ ئەوسەرەکەی هەر لە ناخیا خۆشیە زۆرجا بە کردار خۆشیە بە تایبەتمە لە پیاوانە بوونی هەیە ینی کەمترینیان هەیە ئەوە بە شازە لە شازەکان هەموو ڕۆژێ بێتەوە باوەڵ زۆر خۆشمەوەی ینی بەدەم ئەم شتە دەربڕێ کە پێم وایە خۆت شارەزاتری ئەمە زۆ کاریگەی دەبێت لەسەر دروستبوونی خێزان باش ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو فەرمودەیی کەلیمەتون طەیبەتون سەدەقە باش ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو فەرمودەیەی ئیبتیسام و زەردەخەنەیەک بەڕووی بەرامبەرا بکەیت تۆ پاداشت بۆ ئەنووسرێ بۆ بەگاڵتە ئەم وشانە وتراوە بۆ بەگاڵتا ئەمە بووە بە فەرموودە بۆ بەگاڵتە ئەمە بووە بە داق ئەگەر من لە ڕوانگەی دەقەوە سەیری ئەەکەم لە ڕوانگەی ئەوە سەیری ئەو فەرمودەیە ناکەم کە ئەمە فەرمودەی پەیامبەرە و وەکو لایەنێکی ئاینی عاتفی سۆزداری سەیری ئەەکەم بەبێ وردبوونەوە لە ناوەڕۆژی ئەم دەقە من لە ڕوانگەی بزمان ناسی لە ڕوانگەی دەق لە ڕوانگەی ئەو سیمانتیک و واتاسازیەوە تەماشای ئەەکەم کە زانستی زمان و زانستی دەق مامەڵی لەگەڵاکە بۆ بەگاڵتە ئەمە بووە بە دەق کە بزە و زەردەخەنەیەک چاکت بۆ ئەنووسرێ کەلیمەیەکی باش بکەی بۆ بەگاڵتە ئەڵێ ئەگەر ئەوەی کە بڕوای بەخوا بە پاشە ڕۆژێ من کان یؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت یان قسەیەکی چاک بکە یان بێدەنگ بە دەربڕین چۆن کاریگەری نابێ دەربڕینی هەست و سۆز و خۆشەویستی چۆن کاریگەری نابێ لای شاعران بۆ چەند جار لە خاتونە بە ڕێزەکان یعنی سوور ئەزانێ بۆ نمونە ڕەگەزی بەرامبەر ڕاستی لەگەڵا ناکە بەڵام بە کۆمەڵێک تعبیر و دەربڕین سەرنجی ڕائکێشە و خۆشەویستی بەلای خۆیان ڕائکێشێ چۆن کاریگەری نابێ ئەی چەند جار ئەمە ڕووی داوە کە ئەزانێ واژ نییە و چەند جار ئەوە بەرچاومان کەوتە ڕۆژانە بەرکەوتمان لەگەڵەیە چۆن قسە و کاریگەری نییە چۆنەکەم کێشەکە لەوایە کە زۆرێکمان پێمان وایە ئەم ڕێز و خۆشەویستی ئەم سەدەقەی کە بەڕێستان باسان لەو فەرمودانە کرد بۆ دەرەوە ئەبێ بۆ ناو خێزانەکانمان ئەوە جێبەجێ ناکەن ئەمە بەخۆی هەڵێکی گەورە نییە کە ئەو شتانی ئێمە هەمانە ئەو بنەما جوانی کە ئاینی ئیسلام پێمانەڵێ سەرەتا ناو خێزانەکانمان ناتەطبیقکەین دواتر بەخشینەوە بە خۆ بە گەورەزانیش بوونی ئەوێ چ ڕێگەزێکی چاکە پێویست نییە لەسەر تاکجیە کەم جار بۆ کەسە نزیکەکانی خۆی هەر لە ماڵبەخشینی لە ماڵبەخشین لە سەرتاوە بۆ چێ پێویستە بۆ نزیکەکانی خۆت بانگەشەی چاکسازی لە سەرتاوە بۆ شەیە بۆ کەسە نزیکەکانی خۆت چی شتێک بۆ کەسە نزیکەکانی خۆت نییە هەموو شتێک بۆ کەسە نزیکەکانی خۆتە باشە تو با پرسیارێکی تر بکەین وردیکەینەوە من نەتوانم بۆ چواردەور و کەسە نزیکەکەی خۆم باش بم چۆن نتوانم بۆ کەسە دوورەکان باش بم ئەمە چۆن ئێمە چه فەلسەفەیەکە کە ئەمە باش بن ئەمانە پاساوی لاوازن ئەمانە هەموو ئەوەیە کە ئێمە ئەمانەوەی خۆمان دەرباسکەین لەو حاڵەتانە سیفەت و خەسڵەتی چاکە و سیفەت و خەسڵەتی خراپە قەت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ناگۆڕێ لە ڕێگەزێکەوە بۆ ڕێگەزێکی تر ناگۆڕێ لە هەموو شوێنێکە بێ وجودی هەبێ بۆی یەکەم هەنگاوت ئەگەر بە خراپنا بیستەم هەنگاویشت بە خراپ ئەشکێتەوە یەکەم هەنگاوت چاک بوو بیستەم هەنگاویشت چاکە بۆی ئەبێ لە چواردەوری خۆمانەوە دەست پێ بکەین چ معنەوی و چ مادی چ قسە و چ کردار چ نیگایەکی چاو چ بێدەنگبوونێک چ گفتوگۆیەک سەرەتا تۆ بێ لە چواردەور و پێش چواردەور بێ لە خۆتە دەست پێ بکەی یعنی فەلسەفەیەکی زۆر گەورەی تایە بۆیە ئەگەر تۆ بتەوێ گۆڕانکاری بکەی ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەی لە خۆتەوە گۆڕانکاری دەست پێ نەکرد ناتوانیەوە گۆڕان بکەی ئەویش نەسا ئەویش نەسێکی ئاینیە ئەویش ڕاندێکی ئاینی قورئانی هەیە کە تۆ بێ گۆڕانکاری لە خۆتەوە دەست پێ بکەی چەقی گۆڕانکاریەکان خۆتی ڕاندە فەلسەفەکانی ژواڵێن ڕاندە دەرونیەکانی ژواڵێن ڕاندە کۆمەڵایەتیەکانی ژواڵێن ڕاندە ئەدەبەکانی ژواڵێن چەق ئەو مەرکەزە ئەوە فەلسەفەیەکی جیهانبینی هەیە ئەوە دەقێکی دیاریکراو نییە تەنیا بۆ ئەو کەسە باوەڕدارانەی کە ئیمانیان هەیە بەو فەلسەفەیە بەو ئاینە ئەوە ڕاندێکی گەردوونی جیهانی هەیە بۆیە بێت تاک لە خۆیەوە دەست پێ بکە لە دوای خۆی لە خزم و کەسەکان و چواردەوری خۆیەوە وردە هەنگاو ئەنێ بۆ چواردەور لەبەر ئەوە ئەگەر لەبورێکی سێوێک بێنینەوە بە نمونە ئەگەر سێوێک لە سەبەتە سێویەکە ئەگەر خۆی تێک نەچیە و نەترشێ و ئیفساد نەبێ چۆن ئیفسادێک ێگا بەوان ئەخر لەوە دەست پێکە ئیفسادێکە لەوە دەست پێ بکە ئەگەر بێت و قەترەیەکی زەهر بخەیتە ناوەندیەکی شلەمەنی و ئاوەوە سەرەتای ئیفساد بوون و
تێکدانیش ناوەندەکە لەکوێ دەست پێکات لە خۆیەوە وردە وردە بازنەکە فراوانە بێتەوە ئەمە بهێنەوە بۆ ناو ژیانە واقعە کۆمەڵایەتێکە بۆیە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین چاکسازی لە خۆمانەوە و خراپبوونیش لە خۆمانەوە ئەڕاتەوە بۆ چواردەور اینجا لە بازنەکە فراوانە بێتەوە لە منەوە بۆ چواردەوری خۆم بۆ ژینگەکەم بۆ کۆمەڵگەکەم و بۆ کۆمەڵگە جیهانیەکەش بۆی ئەوە ڕەهەندێکی جیهانی گردردونی هەیە و بنەما فەلسەفیەکانیش لەسەر ئەوە هاوڕان و بە هیوام لە داهاتوو هەمومان ئیشی لەسەر بکەین ئەوانە بە یەکتر بگەێنین بۆ نمونە گەیاندنی فەلسەفەی ئاینی بۆ نمونە بە فەلسەفەی عەقڵانی فەلسەفەی ڕوحی بە فەلسەفەی ئەوە بۆ نمونە ڕەهەندی ئاینی بە ڕەهەندی کۆمەڵایەتی بە ڕەهەندی دەرونی بۆ نمونە بە ڕەهەندی ئەدەبی ئەمانە لە هەمویان هاوبەشیان هەیە هەر لەبەر ئەمەشە لە سەرەتاوە شتەکان لە فەلسەفە و سەرچاوی گرت وردە وردە زانستەکانی ترەوە لەوان سەرچاویان گرت ئێستا ئەگەڕێنەوە بۆ مێژووی لە جیابوونەوەی ئەم بۆ نمونە ئەم تیۆرە ئەم فەلسەفەیە لە فەلسەفەی فڵانەوە بوو بۆی ئەمانە ڕەهەندی جیهانی گردردونیان هەیە بە هیوام ورتر لەگەڵ ئەمانەیە مامەڵە بکەین و بە تایبەت خوێنەوارانی ئێمە عاقڵمەندانی ئێمە زرمەندانی ئێمە مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەمەیە بکەن مامەڵەیەکی تەسکی داخراوی ئایدۆلۆجی دەمارگیری لەگەڵ دانەکەن هاوبەشیان زۆرە لە کۆتاییە هەر هەمویان بۆچین بە ئەو پرسیارە بکەین بۆ نمونە ئەوەی کە من بە خێرایی ئاماژم پێکرد کاکە بۆ دەسەبەرکردنی ژیان و بەختەوەری و ئاسوودەیە بۆ دەسەبەرکردنی یەکتر قبولکردنە بۆ دەسەبەرکردنی خۆشەویستیە بۆ دەسەبەرکردنی پێکەوە ژیان بۆ دەسەبەرکردنی مامەڵەکردن لەگەڵ چواردەور بۆ دەسەبەرکردنی ژینگەیەکی تەندروست خێزانێکی تەندروست تاکێکی تەندروست کۆمەڵگەیەکی تەندروست هەموو لە پێناوی ئەوەیە هەیە هەر لەبەرسەر ئەو بنەمایەشە بۆ نمونە زانست پێشکەوتن تەکنەلۆجیا بۆ چییە؟ بۆ ئاسانکاری ژیانە خۆ نەهاتووە کاکە بۆ کاولکردنی ژیان ئەوە هەندێک مرۆڤی ناتەبا و شەڕەنگێزە دێ بۆ کاولکردنی ژیان بەکارێنە ئەگەرنا ئەوانش بۆ دەسەبەرکردنی و بەختەوەرکردنی ژیانە هەر لەبەر ئەوە شەکە ئێمە ئێستا لێرەوە قسە ئەکەین لەو پەڕی ژیان ئەگەر کەسێک بێ تەماشامان بکە گوێی لە قسەکانمانە بێ گوێی لە ڕێنمایەکانمان گوێی لە ڕاستپاردەکانمان گوێی لەوای بێ کاکاڵێ با بەختەوەر و مرۆڤ بین و یەکترمان خۆش بوێ زۆر باشە زۆر سپاس مامۆستا ئێمە کاتمان نەما زۆر سپاس بە مامۆستا عەدنان ساڵەی توێژەری کۆمەڵایەتی هیوای خێزانێکی ئاسوودە و بەختەوەر بۆ بینەرانمان دەخوازیین هیوادارین سوودتان لە چاوەڕێکەمان بینی بێ سپاس دەکەین سپاس بۆ مولای سپاس بۆ بەڕێستان ئەرکتان کێشە ماندوو نەبن وەڵام زان و خۆشەویستان دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا پەیامنێرمان هاوار محەممەد لە گەرمیان وەردەگرین هاوار سڵای خوارد لەبێت دوای زانیاری و چالاکیەکان چین لە کەلار و لە گەرمیان بەڵێ سڵای خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیامیش بێت دیارە ئەمەوێ لە دەڤەری گەرمیان باس لە دوایین پێشاتەکان و گۆڕانکاریەکانی کەشوهوا بکەم کە لە ئێستادا با بڵێن باسی گەرمی گەرمیانە ئەویش دابەزینی پلەکانی گەرمایەوە نزیک بوونەوەی وەرزی بارانبارینە یاخود با بڵێن پێشبینیەکانی وەرزی بارانبارینە بەپێی پیشبینی کەشناسان لە با بڵێن نیوەی ئەم مانگەوەواتە لە 15 مانگی نۆوە پلەکانی گەرما تا ڕادەیەکدا دەبەزنەوە کەشێکی فێنک بۆ گەرمیان دروست دەبێت کە بەگشتیش هەرێمی کوردستان دەگرێتەوە کە پلەکانی گەرما دادەبەزنە خوارسی و حوت پلەی سیلیزی و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا با بڵێن چەند پلەیەکدا بەزی بوو هاتبووە 41 پلەی سەدی من ئەمێ بۆ دوایین زانیاری لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا پێشبینیەکانی وەرزی بارانباری میوانداری کەشناسیم کردو لێرە کاک محەممەد سڵاو دەبێت ئەگەر پێمان بڵێ دابەزینی پلەکانی گەرما لە کێوە دەست پێکا بە وردی و چەند پلەدا دەبەزن و کەشەکە بکەی با بڵێن بە دیاریکراوی ڕوو لە فێنک بوونەوە دەکا لە گەرمیان بەڵێ سڵاوتان لێبێت و بەیانی ئێوە و بینەران و بیسرانی کوردستان باش دیارە پێشبینەکەن لە 15 مانگەوە بارساوایەکی تا ڕادەیەک سارد دابەزێتە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەمەش بەهۆی هاتنی شەپۆلێکی باشی بارانبارینە بۆ وڵاتی تورکیا و هەروەها بەهۆی نزمی پلەکانی گەرما لە وڵاتە پێشبینەکەن لە ناوچەکانی ترابزۆنیش بەفربارینی ئەم ساڵواتە یەکەم بەفری ئەم ساڵ لەو ناوچانە ببارێت ئەمەش واکات بارستە هەوای سارد دروست ببێت و دابەزێتە ناوچەکانی هەرێمی کوردستان و پێشبینەکەین لە 15 مانگ بەدواوە بە تێکڕا پلەکانی گەرما بە ڕێژەی 5 تاوەکو حوت پلە سیلیزی ڕوو لە نزمبوونەوە بکات دواتە پلەکانی گەرما لەسەر جەم ناوچەکان بە گەرمیانەوە دێتە خوار 40 پلەی سیلیزیەوە و کەشێکی فێنک لە ناوچەکە دەست پێکات. پێشبینیەکان بۆ وەرزی بارانبارین چیە وەک دەگوترێت لە ئێستاوە چەند با بڵێن نیشانەیەک ڕوودەدات کە دەتوانێت پێشبینی بکرێت کە وەرزی بارانبارین ئەم ساڵ بە دیاریکراوی یاخود بە نزیکەیەکی دەست پێ دەکات.
بەڵێ ئەمە هەڵبەتە ساڵانە چەند مانگێک پێش دەستپێکردنی وەرزی بارانبارینی پێشببینی خۆمان ڕاگەێنین بە پێی لێکدانەوە زانستیەکان ئێمە دیاردەیەکمانەیە لەسەر زەریای هێمن کە پێوترێت دیاردەی ئێلنینۆ و لانینا و نیوترال. ئەم سێ دیاردەیە لەسەر زەریای هێمن ڕۆدا ساڵەکە بە گشتی دیارەکات. هەڵبەتە لە هەرێک لە ڕوودانەکان کاریگەری گەورەی کەشەوە دروستەکە لەسەر هەموو جیهان. دیارە لە 2 ساڵی ڕابردوو کە وشکە ساڵی لە ناوچەکانی گەرمیان و زۆربەی ناوچەکانی کوردستان ڕوویدا دیاردەی لانی نابوو. ئەم ساڵش بۆ پێشبینەکەن لە وەرزی پاییز دیاردەی لانینا بەردەوامی هەبێت دواتە پێشبینەکەن پاییزمان کەم باران بێت بارانمان کەم بێت و مەودای نێوان بارانەکان زۆر بێت دواتە ئەگەر 10 ملیۆن ببارێت دوای 10 بۆ 15 ڕۆژی تر بڕێکی تر بارانەبارێت دواتە نێوانەکانیان زۆرە. بەڵام پێشبینەکەن لە وەرزی زستان و بەهار واتە لە دوای مانگی دوانزەوە پێشبینەکەن ئەو لانینایە لەسەر زەریای هێمن بەرەو کۆتایی بچێتە حاڵەتی نزیک نیوترال واتە تا ڕادەیەک نزیک بێت لە نۆرماڵ و پێشبینەکەن ئاسی بارانبارین بەگشتی باش بێت و ئەگەری وشکە ساڵش یەکێک بێت لە ئەگەرە لاوازەکان و ئینشاڵڵا ساڵێکی باشە بێت. وەتە پێشبینی دەکرێت ئەم ساڵ با بڵێن ژینگەی گەرمیان و دەڤەری گەرمیان بژانەوەی بەخۆی ببینێ بەهۆی پێشبینیەکان یاخودی وەرزی بارانباری. بەڵێ بۆ ئەمساڵ پێشبینەکەین بەتایبەت لە وەرزی بەهارەکەی ئاسی بارانبارین بەرز بێتەوە و تاوەکو پاییزیشمان وشکە بێت لە ناوچەکانی گەرمیان بەگشتی بە وشکێکی ناخۆش تێپەڕەکە. بەڵام بۆ زستان و بەهارەکەی گەرمیان ئینشاءڵڵا پێشبینەکەین لە وشکبوون ڕزگاری بێت. پێشبینی چی دەکەن بۆ جوتیاران ئامۆژگاریتان چێ بۆ جوتیاران کە جیاوازە ساڵانی ڕابردوو کە 2 ساڵی ڕابردوو وشکە ساڵی بوو بەشێک لە جوتیاران وازیان لە کشت و کاڵ و لە با بڵێن فەلاحەتیە نابوو بەگشتی پێشبینیتان چی یاخود ئامۆژگاریتان چێ بۆ جوتیاران ئەم ساڵ کە چ ڕێکارێ بگرنە بەر بۆ کشت و کاڵکردن لە وەرزی ئەم ساڵە؟ وەڵاهی بە مەبەستی و کشت و کاڵکردن ئێمە ناتوانین پێیان بڵێن بڕۆن بیکەن یا خۆت مەیکەن چونکە ئەوە شتێکی ئازادانەیە و خواستی خۆیانە. بەڵام ئێمە تەنها وەکو پێشبینی قساکەین و لە کۆتایشدا هەر خوددا زاناترە ئێمە تەنها پێشبینیەکەین تەنها ئەو پێشبینی ویان بۆکەین کە پاییزمان کەم بارانەوەتە ئەگەر نیازیەکانێت لە پاییزدا پەنای بۆ نەبن ئەگەر نیازیەکانەیە بۆکردنی بۆ زستان و بەهارەکەی هەوڵێکی بدەن ئەتوانن ئەو کات کشت و کاڵمە بە مەبەستی کشت و کاڵ ئەنجامی بدەن و بتوانین ساڵ سوودێکی باشیان دەستکرێت. بەڵام ئێمە نە پێنەڵێن بیکەن نە پێشنەڵێن مەیکەن لەوەی شتێکی ئازادانەیە و خواستی خۆیان. بۆ محەممەد کەمال شارەزەی بواری کەشناسی دیارە من ئەمێ ئاماژە بە چەند لایەنی تریژون لە دەڤەری گەرمان یەکێک لەوانە کە جی با بڵین باسە ئێستا لە گەرمیانە دەزیرکردنی ژمارەیەک کەس و بەرپرسە کە بەهۆی با بڵین کێشەکانی زیادەڕەوەی و زیادکردنی زیادەڕۆی لە سنووری گەرمیان دەزگیر کراون لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لەوانە بەرپرسی لیژنەی ئەمنی کەلارەوە یەکێک لەوانە بەرپرسی با بڵێن پۆلیسی لێپرسراوی شارەوانەکانی گەرمیانە کە بەهۆی ئەوەی کە ئەم کەسانە لە ماوەکانی ڕابردوودا دادگای لێکۆڵینەوەی کەلار فەرمانی دەستگیرکردنی بۆ بەرپرسی لیژنەی ئەمنی کەلار دەرکرد بوو وەک باز دەکرێت ئەمە با بڵێن بە هۆی زیادکردنی زیادەڕۆیی لە سنووری گەرمیانە بڕیاری دەستگیرکردن بۆ ئەم کەسانە دەرچووە. بەڵام ئەوەی کە جی ئاماژەیە چالاکوانن باس لەوە دەکەن کە دەبێت دەست بۆ ئەو کەسانە ببرێت کە کاریگەری ڕاستەو خۆیان لەسەر زیادکردنی زیادەڕۆیی لە سنووری گەرمیان هەیە ئەگەر لە تەنیا لە سنووری با بڵێن دەستگیرکردنی چەند شخصێکە بمێنێتەوە ئامانجەکەی خۆی ناپێکێت. و من ئەمێ باس لە لایەنێکی تریش کەم ئەویش ئەوەیە کە با بڵێن لە ئێستادا وەک بەڕێوبەری نەوت و گانزاکانی گەرمیان لە ماڵکانی ڕابردوودا باسی دەکرد کە نرخی نەوت بەرز هێنا عفو ببورن نرخی غازی ماڵان بەرز نابێتەوە. بەڵام لە ئێستادا لە بەشێکی زۆر لە گەڕەکەەکان یاخود بەشێکی زۆر لە بریکارەکانی غاز کە ئێستا غازدا بەشەکەن بە نرخی 8500 دینار و 9000 و نزیک لە 10000 و لە هەتا تا 11000 ڕۆیشتووە نرخی بتڵێ غازی ماڵان. ئەمەش کە وەک باز دەکرێت ئەو بڕەغازەکەمەی کە دەدرێت بە بریکارەکان بەشی سەرجەم ئەو ماڵانە ناکات کە لەلای ئەو بریکارەیە وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن دەبێت بتڵێکی غاز لە 7500 دینار زیاتر تێپەڕ نەکات بدرێ بە هاوڵاتیان. بەڵام بەشێک لە بریکارەکان دەچن لە ناوچەکانی با بڵێن دەرەوەی گەرمیان غاز هاوردە دەکەن وەک ناوچەکانی خانەخین و جەلەولا ئەمەشکەوا دەکات کە ببێت بە نرخی بازرگانی و بە هاوڵاتیان بە نرخی بازرگانی بتڵی غازی ماڵانانی دەست بکەوێت. و وەک باز دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو ناغاز کەم بۆتەوە کە ئیتر با بڵێن بەپێی فۆرمی خۆراک هەر ماڵێک مانگانە تەنیا دوو بتڵ غازی پێدەدرێت کە بەشێک لە ماڵەکان ڕەنگە بەهۆی ئەوەی کە چەند خێزانێک لە نێو ماڵێکدا بن پێویستیان بە
3 بتڵ بۆ زیاتر لە 3 بتڵ یاخود 4 بتڵ بێت ئەمەش کێشەیەکە کە تا ئێستا لە دەڤەری گەرمیان چارەسەر نەکراوە ئەمە زانیاریەکانی ڕۆژ بوو لە دەڤەری گەرمیان دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ پەیامێرمان هاوار محەممەد لە گەرمیانەوە لەگەڵمانە. بەڵێ ئەوەکو پێشبینیەکان ئەگەر وا بێت کاکدایان ئەم ساڵ پاییزەکەشمان وشکە بێ هیوادارین کە وشکە ساڵی نەبێنێت و ساڵێکی بارانەوی بێ لە سەرجەم ناوچەکانە. ئێستاش دەچینە لای پامنێرێکی ترمان دەچینە چەمچەماڵ بۆ لای پامنێرمان جەلال جەباری زانیاریەکانمان لەوێ بۆ دەگوازێتەوە و پێمان دەڵێت کە دۆخی چەمچەماڵ چۆنە و زانیاریەکانی ڕۆژ لەوێ چین. سلااوت لێبێت جەلال ئەم کاتت باش و زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە. بەڵێ سلااوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە من ئەمەوێ بە ئاگداریەکی لقی چەمچەماڵی دەستگای نوری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری دەست پێ بکەم کە لە پەیجی فەرمی تایبەت بە خۆیان بڵاو کراوەتەوە. دیارە دەستگاکە لە سەراسی قەزای چەمچەماڵ داوا لە فێرخوازان و دایک و باوکان دەکات بۆ ئەو فێرخوازانەی کە ئایانەوێ لە وەرزی نوێی دەستپێکی خولەکانی دەستگای نوری حکما ئەو فێرخوازانیان بخەنە بەرخوێندن یاخود بەشدار من لە خولەکان دەستگاکە داوای لێکردوون لە یەکی نۆوە تا لە یەکی ئەم مانگەوە تا 15 مانگە سەردانی نووسنگەی دەستگای نوری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری بکەن بۆ تۆمارکردنی ناوی منداڵەکانیان و فێرخوازەکانیان دیارە دەستگای نوری حکما دەکەوێتە گەڕەکی سەرشەقام نزیک بە مزگەوتی حاجی شێرکۆی هەمەوەن و دیارە مەرجی بەشداریکردنی فێرخواز لە خولەکانی دەستگای نوری حکما مەرجە تەمەنی کەمتر لە 8 ساڵ نەبێ واتە بەرەو سەر کێشەی نییە بەڵام مەرجە کەمتر لە 8 ساڵ بێ ئەوە وەک ئاماژەم پێکرد تا 15 ناوی فێرخوازان تۆمار ئەکرێ. دیارە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن خولەکانی دەستگای نوری حکمەش لە یەکی مانگی داهاتووە تا لە یەکی دەوە دەست پێ دەکات بە جۆرێک دادەنرێت بۆ ئەو فێرخوازانی بەشدارە من لە خولەکانە کە لەگەڵ دەوامی ناوەندەکانی خوێندندا بگونجێت و هەفتانە تەنها یەک ڕۆژ دەبێت. دیارە لە وەرزی هاویندا خولەکانی دەستگای نوری حکما 2 ڕۆژ بووە بەڵام لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن خولەکانی دەستگای نوری حکما دەکرێت بە یەک ڕۆژ کە لە یەکی مانگی داهاتووەک ئاماژەم پێکرد دەست پێ دەکات. بابەتێکی ترمەوە ئاماژە پێ بکەم دیاریکردنی نرخی ئەمپێری مۆلی داهلەکانە لە سەراسی قەزای چەمچەماڵ دیارە بۆ ئەم مانگە کە تێپەڕی کە مانگی ئابووە تا مانگی هەشت بوو نرخی هەر ئەمپێرێکی مۆلیدەی ماڵان بە 11500 دینار دیاری کرا. دیارە ئەم نرخەش هاوڵاتیان بە زۆری دەزانن و گلەی و گانزنەیەکی زۆریان هەیە. بەو پێی لە سەراسی قەزای چەمچەماڵ لە شەو ڕۆژێکدا مۆلیدە ئەهلەکان تەنها 5 بۆ 6 کاتژمێر کارەبا دەدەن بە هاوڵاتیان واتان نزیکەی 8 بۆ 90 کاتژمێر کارەبای نیشتیمانی بەسەر یەکەوە دەدرێت بە هاوڵاتیان. بەڵام ئەوەی من لەگەڵ بەرپرسی مۆلیدە ئەهلەکانی سنووری قەزای چەمچەماڵ قسەم کرد و گلەی و گازندەی هاوڵاتیانم پێگەیان باسی لەوە کرد هۆکاری زۆری نرخی مۆلیدە ئەهلەکان بۆ ئەم مانگەکە 11500 دینارە بۆ ئەمپێرێک بۆ گرانی نرخی گاز گەڕاندەوە کە دیارە لە ئێستاە نرخی هەر لیترێک گاز لە نێوان 1100 تا 1180 دیناردایە. هەر ئەمەش وای کردووە کە چۆنەڵی باجەکەی هاوڵاتی بیدەن و نرخی ئەمپێری مۆلیدە لەسەر هاوڵاتیان زیاد بکرێت و ئەو باسی لەوەش کرد کە بەشێک لە مۆلیدەکان ماگانە تەنها 300 بۆ 500 هزار دیناریان بۆ دەمێنێتەوە کە بڕەکە زۆر کەمە. بۆیە چۆنەڵی هەردوو لاگەلەی و گازندەیانێ هەم هاوڵاتی هەم خاوەن مۆلیدە ئەهلەکان هۆکارەکەشی وەک ئاماژەم پێکرد تەنها گرانی نرخی گازە لە ئێستاە کە لەم مانگەیە من نەمەوێت ئاماژەی پێ بکەم مۆلیدەکانی سنووری قەزای چەمچەماڵ لە نێوان 160 بۆ 165 کاتژمێر کاریان کردووە. لەگەڵ ئەوەشدا کە نرخی گاز بەرز بووتەوە بەڵام سوپاس بۆ خوا نرخی بنزین بە هەر سێ جۆرەکەیەوە نۆرمال و محەسەن و سۆپەر لەسەر ئاسی قەزای چەمچەماڵ تا ڕادەیەکی باشدا بەزیوە بۆ هەر لیترێکی بنزین لە ئێستاە بڕی 100 بۆ 200 دیناری لێبەوەتەوە. دیارە منەمێ بە نرخی نۆرمال دەست پێ بکەم. دیارە نرخی نۆرمال بە جۆرەی بەرزی و نزمی ئۆکتانەکانی لە 800 دینارەوە دەست پێیەکە تا 1050 دینار بەڵام ئەوەی کە بە 1050 دینارم ئەوی من پرسیارم کردووە لە خاوەنی بنزینخانەیەک دیارە ئۆکتانەکەی لە نێوان 93 بۆ 94دایە و نرخی هەر لیترێک بنزینی محەسەن لە ئێستاە بە 1250 دینارەکە ئۆکتانەکەی لە نێوان 94 بۆ 94 و نیودایە و نرخی هەر بنزینێکی سۆپەر لە ئێستاە بە 1350 دینارە دیارە بە ئۆکتانی 97 وەک ئاماژەم پێکرد بەراورد بە ڕابردوو نرخی هەر لیترێک بنزین نزیکەی 100 تا 200 دیناری لێبووتەوە. بابەتێکی ترەمەوە ئاماژەی پێ بکەم دیارە گلەی و گازندەیەکی زۆر لەلایەن هاوڵاتیان
دروست بۆ لە سنووری قەزای چەمچەماڵ و ئەو کەسانەی کە لە پارێزگاکانی ناوڕاست و خواری عێراقەوە سەردانی هەم قەزای چەمچەماڵ هەم هەرێمی کوردستان دەکەن بە شاری هەولێریشەوە دیارە ماوەی 2 ڕۆژە قەرەباڵغەیەکی زۆر لە بازگەی بانی مەقان دروست بووە و ئەوەی ئێمە دوێنێ بە شێوەیەکی مەیدانی سەردانی بازگەکەمان کرد هاوڵاتیەک گەربێوێت تێپەڕێ زۆر کات تەنها لە تێپەڕینی لە بازگەکەەوە نزیکەی 45 خولەکتایە کاژمێری ئەوێ کە دیارە ئەمەش وەک ئاماژەم پێکرد گلەی و گازندەی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە ئەوەی من قسەم کردووە لەگەڵ بەرپرسی ڕاگەیاندنی یاسایشی ڕۆژاوای سلێمانی دیارە بازگەی بانی مەقان کۆتا بازگەی ئاسایشی یاخود بڵێن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان بە شاری کەرکووک و ناوچەکانی ناوڕاست و خواری عێراق دەبەستێتەوە هۆکاری بۆ ئەوە گەڕاندەوە کە چەند ئیجراعاتێکی ئەمنی پێویستە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە کە ڕاست بێردرامون لەسەری خۆیانەوە ئیجراعاتی تونتر بکەن بەو پێی وەک ئاماژەم پێکرد ئەوە کۆتا خاڵی هێزەکانی ئاسایشە هەر بۆی شەو قەرەباڵغەیە دروست بووە بەڵام ئەوەی ئەمڕۆ پرسیارم کرد تا ڕادەیەک لەم ڕۆیە ئیجراعاتەکان کەمتر بوونەتەوە و قەرەباڵغی ناو بازگەکە بەراورد بە دوێنێ و بە پێرێ کەمتر بووەتەوە بابەتێکی تر من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکی دەستەی بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان باسی لەوە کرد لە ئایندەیەکی نزیکدا بە بۆری غاز دەگەیەنرێتە یەکە بە یەکە ماڵەکانی هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارچکەکان ئەم لێدوانەی دەستەی بۆ بەرهێنان چۆنەڵی سەرسوڕمانێکی لەلای هاوڵاتیان دروست کردو بە تایبەتی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ من ئەمەوێ ئاماژە بە یەک شت بکەم کاک دانیارکەرە ڕەنگە لای ئێوە و لای بینەرانی زۆر سەیر بێ بەشێک لە گەڕەکەەکانی قەزای چەمچەماڵ کە من خۆم یەکێکم ماڵمەکەوێتە ئەو گەڕەکانەوە نزیکەی یاخود بڵین زیاتر لە 50 ڕۆژە بە بۆری ئاو نەهاتووە یعنی حکومەتی هەرێم نەتوانێت بە بۆری ئاو بگەێنێت بە بەشێک لە گەڕەکەەکانی قەزایەکی وەکو چەمچەماڵ کە مێژۆکەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە چ جای بتوانێت بە بۆری غاز بگەێنێت لە بەرامبەر ئەوەدا کە ئەو گەڕەکانی بە بۆری ئاویان پێناگا وەکو چارەسەرێکی کاتی ماوەی 2 مانگە حکومەت بە تەنکەر ئاویان پێدەگەێنێ هەرچەند دانیشتوانی ئەو گەڕەکە باس لەوە دەکەن ینی خۆشحاڵن بۆی کە بە تەنکەر ئاویان بۆ دێ بەو پێی ئەگەر بە تەنکەر بێ هەفتانە ئاوەکەیان پێدەکات بەڵام ئەگەر بە بۆری بێ لە نێوان 12 تا 14 ڕۆژدایە هەر بۆیە ئەو لێدوانی سەرۆکی دەستەوە بەرهێنان سەرسوڕمانی زۆری لای هاوڵاتیان دروست کردەوە پیان وایە ئەو جۆرە لێدوانانە تەنها قسەی و ناچێتە بواری جێبەجێکردنەوە کاک جەلال خۆی لەبەرەوەی سەرۆکی بەبەرهێنانە و لێدوانیە و شتەکە دیارە کە پارەیەکی زۆر دێتەوە بۆ حکوومەت و بۆ ئەو کۆمپانیانی کە ئەو جۆرە ئیشانە دەکەن من پێم وایە لەوانەیە ئەنجامی بدەن چونکە غاز بێتە بۆری بەنێو ماڵەکاندا حتمما بە کارت و لە ڕێگەی کارتی هاوشەیە کارتی موبایلەوە دەیکرد وکو زۆرێک لە پرۆژۆ سیتیەکان بوونی هەیە لەبەرەوە هەر شتێک کە داهاتێکی زۆر بۆ دەسەڵاتداران و بەرپرسان و کۆمپانیەکانیان هەبێت بێگومان زۆر بە خێرایی جێبەجێ دەکەن ئەگەر بزانن ئەمە پارێکی زۆری تێدایە حتمما بە زووی کارەکەن و یەکسەر جێبەجێ دەکەن. بەڵێ کاک دانیار کۆتا بابەت منەمەوێ ئاماژەی پێ بکەم ڕەوشی کەشوهەوایە لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ دیارە تا ڕادەیەک بۆ 5 ڕۆژی داهاتوو پلەکانی گەرما تا ڕادەیەک بە جێگیرکراوی دەمێننەوە دیارە بەرزترین پلە بە شێوەیەکی بەردەوام لە 39 پلەیە دەمێنێتەوە کە دیارە بەراورد بە ڕابردوو 5 تا 6 پلەدا بەزیوە بەڵام بە ڕۆژ هەر ڕەوشی کەشەوە هەر گەرمە و نزیمترین پلەیش بۆ ئەم 5 ڕۆژە لە نێوان 20 تا 22 پلەی سەدیدا دەبێت ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو تا ئەم کاتی من قسەی تیاکەم من ئەگەڕێمەوە لایەوە ئەگەر پرسیارێکی تایبەتانە ئەگەر پرسیارێکی تایبەتان نەبێت کاک جەلال من لە چەمچەماڵ خوێندنزان کۆم لێە بوو تا لە هەورامانەوە هاتوو بۆ چەمچەماڵ بەیانیان زۆر چوین بۆ ئیمتیحان یعنی ئەموت باشە بەم حوتونی بەیانیەمە چیەم هەموو گەرمایەوە هەموو ئاڕەکردنەوە دەیکەین لەبەرەوە دەزانم هەمیشە چەمچەماڵ تۆزێک درەنگتر بەرەو فێنکی و بەرەو ساردبوون دەڕوات زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو. بەڵێ ئەزیزان ئێستاش ڤیدیۆکمان هەیە دەچینە لای ئەو ڤیدیۆ کە باس لە پیرۆزی بەردەڕەشەکەی کەعبە دەکات کە بزانین ئەمە لە ڕوانگەی ئاین ئیسلامەوە چۆن باسی لێکراوە و پیرۆزیەکەی لە چیدایە با بێکەوە بینەری ئەو زانیاریە بین و ئەو بابەتە بین لەسەر بەردەڕەشەکە. لديار الله أمضي أطلق الرحلة أدخل الميقات شوقا أبدأ الغسلا ألبس الإحرام حتى أحتوي معنا وأصلي ركعتين قربة لله كاتك إمام عمر حجر أسودي ما أتشكر
إحراجی ئەوە بوو کە ئێمە لە بتپەرستی لە بەرپەرستی وازمانێناوە نەوا خەڵک بە بەرپەرستی حاڵی بێ ئەی فەرمووی یا حەجەر إني أعلم أنك حجر لا تنفع ولا تضر ولولا أني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يقبلك ما قبلتك من أزانم تو بردێکی زەرەر و قازانجت نییە لەبەرەوە نەبێ کە بینی وە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماچێ کردی ماچم نەکردی یعنی لەبەرەوە ماچەکەم لە معجەمە هاتووە کەوا ئیمامی عەلی فەرمێتی بەلا یا ئەمیر المؤمنین تەرفع وتەضر فەرمێتی چۆن زەرەر و قازانجیە فەرمێتی خوای گەورە کە هێناوێتێ سەر زەوی هەرچی ناوینەوەی ئادەمە لە بتاقەیەکە زمانی بووە زمانەکەی دەرێنا و خستێتە سەر زمانەکەی هەر کەسێک دێتە ئەم شوێنە سەلامی لێکا دەستی لێدا ماچێکە ئللا لە ڕۆژی قیامەتە چاوی لێتی ئەیناسێت و زمانیشی شایەتی بۆ دا بەحەق ئیمامی عومەرە فەرمێ لا أبقاني الله في مجلس لست فيها يا أبا الحسن یاخوا لە شوێنێکا نەبم تۆی لێ نەبێ یعنی ئەمە بتپەرستیەکە نییە بەرپەرستیەکە نییە بەڵکو ئەمە کارێکی ئاسان نییە کە ئینسان بێتە ئەم جێگەیە وإذ جعلنا البيت مثابة للناس خوای گەورە بەیتی کردووەتە شوێنی کۆکردنەوەی پاداشت بۆ خەڵکی نوێژێکی 100,000 نوێژە یان شوێنی خروشانی خەڵکە بۆی یەثوبونە ئیلەی چونکە هەواری دڵەکانە تەهوی ئیلەیهیم ئەفیدەتوهم دڵەکان هەمووی ئەڕژێتە سەریە وەکو کەوتن ئەکەوێ بەسەری أقصد البيت العتيق وألبي في الطريق رب لبيك فقد جئت من فج عميق جئت يا ربي إليك عبدك بين يديك فاحتسب لي توبة كل آمالي عليك لە دەرگاکەی کەعبە بۆ حەجەر ئەسوەد پێوتێ مولتەزەم دەرگاکە تاوەکو حەجەر ئەسوەد پێوتێ مولتەزەم لەبەرەوەی ئیلتیزامەکرێ واتە باوەشی لێ ئەدرێ سونەت وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنگی و دەموچاوی مبارەکی و قۆڵی لێداوە شوێنی دوعاکانە ڕێکی بەیت المەعمورە کە قیبلەی مەلایکەیە لە ئاسمان هیچ دوعایە نەکراوە لەوێ ئللا قبول بووە لەبەرەوە دوعاکان لەوێ ئەگەر کرا یا مقابلی ئەوێژ ئینشاء الله دوعاکان لە هەموو شوێنێکی هێرار قبوڵە بەڵام ئەوێ یەقینی دوعا هەیە کە شوێنی دوعاکردنەکانە لەوێ کە بکرێ بەبێ عەزەدان لبيك يا كريم لبيك حن قلبي لبيت ربي حن قلبي لبيت ربي أطوف وأسعى بەیت بریتە لە 4 ڕوکن دوو ڕوکنی لەسەر ئەساس و شوێنەکەی خۆی ماوەتەوە ڕوکنی حەجەر ئەسوەد و ڕوکنی یەمانی ئەم دوو ڕوکنەکەی براوەتە دواوە ڕوکنی عێراقی و ڕوکنی شامی یعنی کە کەمی کردووە کە نەیان تۆ تەواویکەن لێرەیان بڕیوە چۆتە دواوە ڕوکنی حەجەر ئەسوەد سونەتە سەلامی لێ بکرێ ماچ بکرێ دەستی لێ بدرێ ڕوکنی یەمانی تەنیا دەست لێدانە هەردووکیانە فەرمێ گوناح بە ئینسان و نایەڵن و دوعا لە لای هەردووکیان قبوڵە چەندها ئەثەر هەیە کە لەو شوێنانە لە هەر شوێنە دوعایە کراوە بۆ هەر ئومورێکی دینی یان دنیایی خوای گەورە قبوڵی کردووە و ئێمەش هەر بۆ دوعا هاتوین ئینشاءالله دوعامان بۆ هەموو أطوف وأسعى سبعا سبعا وخلف المقام إبراهيم صلاة الله وتسليم وخلف المقام إبراهيم صلاة الله وتسليم
بێمارە سڵاوتان لەوێت ئازان و خۆشەویستان هەفتەی ڕابردوو 54 خوشکی ئازیز لە شاری هەولێر هەموو قورانی پیرۆزیان لەبەر کرد و لەوێ مەراسیمێکیان بۆ سازکرا خۆشبەختانە ئەمانە هاندانێکی زیاترە بۆ ئەو کەسانی کە نیەتیانەوە دەیانەوێت لە خزمەت قورانی پیرۆزدا بن و بیانێت لەبەری بکەن ئەم جۆرە دیمەنانە بەڕاستی زۆر کاریگەری دەبێت هەمومان بە شێواز لە شێوازەکان تەمەنا دەکەین کە بگەینەوە ئاستەی بتوانین ڕۆژێک لە ڕۆژان هەموو قورانی پیرۆز لەبەر بکەین پێکەوە بینەری چەند دیمەنێک دەبین لەو ئاهەنگە شادمانی و سربەرزی هەردەم سرای گشایی ژیانە قوربان بۆ شادمانی. لە شاری هەولێر ئاهەنگی دەرچوونی 54 قوتابی لە بنکەی کوردستان بۆ لەبەرکردنی قورئان بەڕێوە چوو. قوتابیان لە ماوەی 6 ساڵدا توانیان تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن. ڕۆژەکە تایبەتە بە نسبەتەمە ئەمن کە مامۆستامە هەر لە بنکەی کوردستان و ئشرافی تەڵەبەی حافیزەکانم لە بندەستە یعنی بەڕاستی لە خلالی 6 ساڵ حەفزی 30 جزئی قورئانەکەین ئەخوا بە زیاد بی و ئەو تەڵەبانە بە پەرۆشی بەڕاستی ڕۆژ نییە یعنی دێن لۆ ناونووسین ناوی خۆیان بنووسن لۆ حەفزی قورئان یعنی بەڕاستی خەڵکانێک هەیە پەرۆشە یعنی لۆ ناو حەفزی قورئان بێتن ئێستا تا مەزرۆن یعنی بەڕاستی کچمان هەیە یعنی وەختی دەوامیش کە خەڵاسە بی لە حەز ناکەم بگەڕێمەوە ماڵێ حەزەکەم مەجالەکە درێژتر بێ بمینێمەوە لە بکەیت. بەشداربووان بەدڵێکی خۆشەوە باسییان لە سات و چۆنێتی کۆشش و هەوڵەکانیان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد. بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی ئەوەندە خۆشە ناتوانم یعنی وشەکەم نییە دەری ببڕم لۆتانیا هەستی خۆمت پێ برێم. ڕاستە ئینسان زۆر جارواتە مەشا دەکەی دەرێ کەسێک بەڕاستی لە خۆشیدا بە زوانی ڕوانێ لە ناخیدا ناخۆشیەکە بیشتەکە بی بەس بەڕاستی خۆشی قورئانی لە ناخدا لە ڕوخدا ئەوەندە خۆشە یعنی ناتوانم ئێستا بەڕاستی پێت برێم بە وشەکم هەبی برێم ئەوەندە خۆشە. خێزانەکەم ئەمن زۆر دائیمە لە هەموو کاتێکی دواوی دوعای خێری لۆ دەکەم زۆر یارمەتی دەرم بووە کاتێکە تاقیکردنەوە دەهات ئەگەر بێت و نەمتانی باە تا خواردنی لە بۆ ئامادەکەم زۆر طبیعی بلەکنی دەگوت طبیعیە ئەو ڕۆکەلەوانی بتانم لە دەری ناریم خۆم یعنی زۆر یارمەتی دەرمە خوا خێری بنووسی منداڵەکانشم بە هەمان شێوە. سپاس بۆ خوای گەورە کە یارمەتیدان بە لەبەرکردنی قورئانی تەواوی قورئانی پیرۆز بەڕاستی هەستێکی یەکجار خۆشمان هەیە داواکاری لە خوای گەورە لێمانی قبول بکات و سەربەرزی دنیا و دا ڕۆژمان بکات. گرنگی لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەوەیە کە نیەتت پاک و خاڵص بوو لە بۆ خوای پەروەردگار و بەتایبەت دەبوو ڕازیکردنی خوای پەروەردگار لەبەری بکەیت. لێرەدا بە پلەی دووەم دەرچوون لەسەر کۆی گشتی حافز قورئانەکانی ئەوڕۆ کە دەرچوین و هەروەها لە زانکۆش بە پلەی دووەم دەرچوومە لە خوای گەورە بە زیادی ئەو فەزڵی خوای گەورەیە و ئەوەش ئەوە دەردەخات ئەو قوتابیەی کە بیەوێ قورئانی پیرۆز لەبەر بکە ئەگەر نیەتی وا بێت بتوانێت ئەو قورئانە بە خاڵسی لە بۆ خوای گەورە لەبەر بکات و بیەوێ نمرەی باشیش لە قوتابخانە و زانکۆکان بەدەست بێنێت ئەوە بە هیچ شێوازێک ڕێگری ناکات لەوەی کە ئەو قوتابیە نمرەی نزم بەدەست بێنێت یاخود سەرکەوتوو نەبێت. بنکەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و هەوڵاتیانیش بە تامەزرۆیەوە ڕوو لەو بنکانە دەکەن تاوەکو زیاتر شارەزای قورئانی پیرۆز بن و لە دڵ و سینەیاندا هەڵی بگرن. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. بەڵازان و خۆشەویستان ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان و لە تەوری سێمدا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی.
بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆرۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان بەردەوامی لەگەڵتانە و کۆتاو تەوەرمان هەیە کە تەوەری سێمە باس لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش وەک دەزانین ئیسلام بەرنامەیە بۆ هەموو ژیان هیچ شتێک نییە لە ئیسلاما ڕەچاو نەکرابێت و گرنگی پێنەدرابێت و شانبەشانی نزیکبوونەوە لە کردنەوەی دەرگاکانی قوتابخانە و دەستپێکردنی پرۆسەی خوێندن خێزان بەرپرسیارەتێکی گرنگی لە ئەستۆیە ئەویش ئەوەیە کە ڕەچاوی ئەو کەسانە بکە ئەو قوتابیانە بکە کە لە خێزاندان و بتوانێت هاوکارێکی باشیان بێت و پرۆسەی خوێندن بە ئەوی بە شێوازێکی دروست بەڕێوە بچێ هەر یەکێک بۆ خۆی لە خێزاندا بەرپرسیارەتێکی هەیە لەم پرۆسەیەدا و بە شێوازێکی باشترەوە بەڕێ بچێ. ئەمڕۆ لە ڕوانگەی ئاین ئیسلامەوە دەپرسین ئاخۆ پێویست دەکات کە خێزانەکان چۆن ڕەچاوی باردۆخی خوێندکارەکانیان بکەین و خوێندکاریش چۆن ئەو واجبی کە لەسەرێتی بە شێوازێکی دروست ئەنجامی بدات ئەو بەرپرسیارەتی کە لەسەرێتی بە شێوازێکی دروست ئەنجامی بدات. ئەمڕۆ باس لەم بابەتە دەکەین لە ڕوانگەی ئاین ئیسلامەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوانسیان مەنسووری مامۆستای ئاینی. مامۆستا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا کاتێک دەڵێن پرۆسەی خوێندن ئایا تەنها بۆ تاکێک گرنگە یاخود خێزانیش بە تایبەتی ڕۆڵێکی گرنگی هەیە لەم پرۆسەیەدا کە من ڕەچاوی ئەو خوێندکارە بکەم کە لەناو خێزانەکەمدایە بە ئەوی سەرکەوتوو بێ لەم پرۆسەیە. بسم الله الرحمن الرحیم. دیارەوە وەکو جەنابەت باست کرد وردە وردە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە و واجبی سەرشاری باوکان و دایکان و قوتابیان و مامۆستایان زیاد دەکات کە مودەیەکە قوتابخانەکان داخراوە. ئێمە بێوە بزانین کە بابەتی عیلم و بابەتی زانست گرنگێکی زۆر زۆری پێدراوە لە شریعەتی ئیسلامدا و باسی ئەوەش کراوە کە خێزانە بە ڕەچاوی قوتابی بکە ئەوەش گرنگیدانێکە بە بابەتی خوێندن چونکە ئەگەر قوتابی ڕەچاوی حاڵەت و زڵوفی نەکرێ ئەو کاتە قوتابیش ناتوانێت خوێندنی کایەتی بە باشترین شێوە ئەنجامی بدە. ئیسلام زۆر گرنگی بە خوێندندا و فەرموویەتی قورئان فەرموویەتی يرفع الله الذين آمنوا منكم الذين أوتوا العلم درجات ئەو کەسێک کە عیلمی ئەو کەسە نییە هەل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون
وەکو یەک نین و کەسێک کە خوێنەوارە و کەسێکە نەخوێندەوارە وەکو یەک نین لە تێگەشتنی فەرمانەکانی خوایە کەسێک کە معنای قورئان ئەزانێت واتای فەرمودەکانی پێغەمبەری خوا ئەزانێت نوێژەکەی وەکو کەسێک نییە کە معناکی نازانێت وەنیە ئیدەن خوێندن و خوێندەواری شتێکی زۆر گەورەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ئەو کەسەی کە بەرەو دەرگای خوێندن ئەچێت بەرەو مەجلیسی خوێندن ئەچێت فەرموویەتی حتا مێرولە لە کوونەکەی خۆیدا بەحر لە حوت لە بەحرەکەدا دوعا بۆ ئەو کەسە ئەکەن کە بە دوای خوێندن ئاگەڕێت جاگەر خوێندنی دنیایی بێ خوێندنی قیامەتی بێ گرنگە خوێندنێک خزمەت بە کۆمەلگا بکە بۆی ئەگەر تەماشا بکەین تاکە شت کە بە پێغەمبەری خوا وتراوە صلی الله عليه وسلم خوای تعالی فەرموویەتی دوعای زیاد بوونی بکە لەگەڵ وای پێغەمبەری خوا سەحابەکان بەشێکا کەم بوونە ئەنی خوای تعالی نەیفەرموو دوعا بکە خەڵکێکی زیاد مسلمان بێ یان لە ڕووی داراییەوە ژیانت باش بێ خوای تعالی تاکە شت کە پێی فەرمووە بە پێغەمبەری خوا فەرموویەتی وەقل رەبی زیدنی علما یعنی تەنها داوای زیادبوونی علم و زانست و زانیاری بکە بۆیە خوای پەروەردگار سوێندی خواردووە نون والقلم وما يسطرون يعني سوێن خواردن بە قەڵەم واگەر تەماشا بکەین لە ئەوڵ هاتنی ئیسلامەوە یەکەم ئاەت کە دەست پێ ئەکات بۆ سەر ڕوحی مبارەکی پێغەمبەری خوا دابەزێ صلی الله عليه و آله وسلم باسەکە باسی خوێندنە باسەکە باسی ئیقڕاءە بۆیە خوێندن و خوێندەواری گرنگێکی زۆر زۆری پێدراوە لە ئیسلامدا تەنانەت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه و آله وسلم کاتێک کە لە جەنگی بەدردا هەندێک دیلگیران خوێندەواریانە بوو پێغەمبەری خوا فەرمووی هەر دیلێک چەند کەسێک فێری خوێندەواری کە ئازادیەکەین یعنی ئەوەندە گرنگی بە بابەتی خوێندەواری دراوە سەحابە ڕۆشتۆ خۆی فێری خوێندەواری کردووە و دیارە ئەمە بەردەوام بووە لە ناو ئاهلی مزگەوتە لە ناو ئاهلی دینە بەردەوام گرنگی بە خوێندن و خوێندەواری دراوە تەنانەت تەماشاکە صحیحی ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکەم کەس کە بردوێتە وڵاتی میسڕ ئافرەت بووە ینی ئافرەت ئەوەندە گرنگی بە لە ئیسلامدا ئەوەندە گرنگی بە خوێندەواری هەردوو ڕەگەز دراوە لە کوردستانە جێی شانازیە یەکەم کەس کە کچەکەی خاتە بەر خوێندن مامۆستای گەورەی کۆیە یەکەم کەس کە ئافرەت ئەخاتە بەر خوێندن و بخوێنێ مامۆستا جەلیزادەیە کە نەجیبەخانی کچی ئەخاتە بەر خوێندن کا و کاتە قسەی زۆر پێکراوە ئیدەن ئیسلام زۆر گرنگی بە بابەتی خوێندن و خوێندەواری داوە و ئەمڕۆژ کە دەرگای قوتابخانەکان ئەکرێتەوە ئەوە بەڕاستی فرسەتێکی زۆر باشە کە باوکان کە بەداخەوە ناوچێ سەیر بێ بەلاتانەوە ئێستش لەم شارەی خۆمانە خەڵکێکەیە بە ناوی دینەوە متەدەینە تا ئێستا کچەکەی نەخسۆتە بەر خوێندن ناشی خاتە بەر خوێندن بەلایەوە جائیز نییە کچەکەی فێری خوێندەواری بێ لە کچەکەی نەخۆشکە بەدوای ئافرەتێکی دکتۆراگەڕ یعنی تا ئێستا خەڵکە ناسی لەم شارەدا نایڵە منداڵێکی فێری خوێندەواری بێت دوورە لە ئاین ئیسلام و لەوەی کە دین داوای کردووە یعنی ئەمە دین داوای ئەمەی نەکردووە بەڵێ وەڵام کچەکەم نانێرم بۆ خوێندن لەبەرەوەی کە اختیلاافێکی تایە پەروەردەیەکی جوانی بکۆ بینێرە وانە بۆ بەیانی خۆت نامەیە بۆ مۆبایلەکەی بنێری بیدادە ڕەفیقێکی بخوێنێتەوە وانە ڕاستە ئاجا بەڕاستیەوە کارەساتە ئیسلام بەردەوام گرنگی بە خوێندن و خوێندەواری داوە چەندین دەقمانێ لە قورئانە لە فەرمایشتەکانی پێغەمبەردا صلی الله عليه و آله وسلم کە ئەومان پێڵێن ئینسان گرنگی بە خوێندەواری بدا و هەروەها ماڵ جەوێکی وا بڕخسێنن بۆ قوتابێک کە هەز بکە خوێندن و خوێندەواری بارێک نییە بەسەریەوە ینی بارێک نییە بەسەریەوە ئەو قوتابێکە قوتابیە لە شەشە یان لە غەیری شەشە ئەبێ حاڵەتێکی دەرونی بۆ بڕخسێنی ئەم قوتابێک کە چوە قوتابخانەکە ئیتر هەر خەفەتی ماڵ و خەفەتی کێشەی ماڵ و مشکیلی ماڵ یەخی نەگرێ بەڕاستی بۆیە جێوێکی بۆ بڕخسێنن کە ئەو قوتابێت بتوانێت باشتر زۆر جەرمە مەستا دایکان و باوکان ینی منداڵەکەی کەمێک لەوانێ عەقلی بکە شتێک بڵێ بەخوا بەیانێ بۆ مەکتەبە ها وەکو سژنێ وەکو شوێنێک وەکو پیشانی مناڵەکەی ئەمە تا چەند گرنگە کە دایکان و باوکان و خۆ دامەژت پێگرهاندانێکی باش بنای لە ماڵەوە قوتابخانەی لا خۆشەویست بکە من دوێنێ ڤیدیۆیەک منی دایکێک و نازانم پوری وچی ئەم قاچی گرتو و دەستی گرت و لە جنوبە و ئەیامر بۆ مەکتەب مناڵەکە تا گەشتەوە چەند جار کەوتووە ئەیامر بۆ لە مەکتەبە داخڵی بکەن جاوە بەستم چییە ئەمە تا چەند گرنگە کە ئامادەکاریەکی وا بکرێت دەرونیەن ئەم منداڵە حەز بە خوێندنەوە بکە حەز بە پرۆسەی خوێندن بکات
طبعا ئەمە واجبە لەسەر کۆمەڵی واجبات هەیە لەسەر شانی دایکوان و باوکان سەبارەت بە منداڵەکانی کانێرن بۆ قوتابخانە. ئەمڕۆ بۆ قوتابی کە ئاخوێنێ 3 ڕۆژ بەیانانە 3 ڕۆژی وارانە چکە منداڵ عادەتەن بەیانەن حەزی لە خەوە وەنیە بە زۆر هەڵەسێن دایکان دایم وەزارەت 3 ڕۆژی ئێواران داناوە دوای نیۆڕان داینەوە بۆی ئەو منداڵە هەر تاقی بەیانە نەبێ ڕقەکە بچێتە دڵێەوە. ئەمە یەک وەنیە ئەم باوکو و دایکە ئەبێ هەر لە ئێوارەوە لە ئێوارە بەرنمەیەکدانن بۆ خۆتنی منداڵە چکە منداڵاگەت ئەو ڕێژە خەوەی کە پێویستی پێدی لاشە گەر نەخەوە بەیانی ناتوانێت خەبەری بێتەوە. یعنی جاری وایە دایک و باوک ئاگایان لێنە مناڵەکە بەیانی ڕوا بە قوتابخانە دەموچاو هێشتا نەشۆردووە. باوک و دایک واجبێکی زۆر گەورە لەسەر شانێنە سەبارەت بە منداڵ. واجبی یەکەمەوەیەکە ئەم قوتابخانە لای منداڵەکە خۆشەویستکەن. ینی بە شێوازێک لە شێوازەکان لای هەڕەشەی لێ نەکەن بە مامۆستا. هەڕەشەی لێ نەکەن بە مەکتەب. ینی کاکە خۆمە ئەمە جەنگ نییە. ئەبێ ئەو منداڵە فێریکەن کە خوێندن خوێندەواری شتێکی گەورەیە تۆچی بۆ ئەوێ دوای بەیانێ بێ بە شتێک ینی چاو دەکرێتەوە ئەم چۆن بەرچاوی ئەو مناڵە ئەم قوتابخانە ینی نمونەی جوانی بۆ بێنە و نمونەی خۆیان پاشان لای خۆشەویستکەنەوە ئەمڕۆ مەسەلەن دەرسێکتانێ تاقیکردنەوەیەکتانێ ئەگەر بزانین دەرەجەی باش تێنە و نمرەی باش تێنە ئەو بەڕاستی ئێمە دیارەکەت بۆ کڕین ینی لای خۆشەویستکەن پاشان سەحابە بۆ چۆن ڕۆژوان لای مناڵ خۆشەویستەکەت مناڵ کە ڕۆژوی لەسەر واجبە بوو لە سەرەتایە سەحابە چون بووکیان بۆ منداڵەکەیان نەکری کە بە ڕۆژوو بوو یاری پێ بکە کە ئەمە لە سەردەمی تەسەور 1400 ساڵ پێش ئێستا سەحابە وایان نەکرد. ئەمڕۆ باوکان و دایکان ئەرزم کردن واجبی یەکەمی سەرشانێنەوەیەکە ئەم قوتابخانە و ئەم خوێندنە لای منداڵەکە خۆشەویستکەن. ئەمە یەک واجبێکی تری سەرشانی ئەم باوک و دایکە سەبارەت بە قوتابیەکان و سەبارەت بە قوتابخانەکە ئەبێ ڕێزی ئەم مامۆستایە لای منداڵەکە زیادکە نەک مامۆستاکە بکاتە دوژمنی منداڵەکە بەداخەوە کە ئەمڕۆ زۆر جار وایە یعنی کاتەمامسا هۆکاری ئەوەی کە ئێستا ڕقێک دروست بۆ قوتابی و مامۆستا ڕێزێک نەماوەکو جاران ینی تان دوای لێ هاتووە ئەڵەن وڵات سیستەمە کۆنەکە زۆر باشتر بوو لەبەرەوەی ترسی هەبوو بەرامبەر مامۆستا ڕێزێک هەبوو کە ئێستا ئەوە نەماوە خۆی خەڵکە کۆنەکە باش بوو خەڵکە کۆنەکە باش بوو کە نەک سیستەمەکە سیستەم نییە سیستەم ینی ئەو مامۆستایە کایڵێتەوە تۆ ئەو مامۆستایە باشترین دەرزی بەرە نەزانێ بڵێت تۆ مشکلێ بەڕاستی بۆی باوک و دایک یعنی ئەم منداڵە جاری وایە منداڵەکە دێتەوە لە قوتابخانە ئەم باوک و دایکە حاڵەتی دەرونیان تەواو نێ جنێ بۆ مامۆستاکادنێ و قوتابیش جنێ بۆ مامۆستاکادا ئەبێ ئەم دایک و باوکو بۆ قوتابیە بڵێن 3 کەس لە ئیسلامدا 3 کەس لە ئیسلامدا ڕێزیان وەکو یەک وایە باوک خەزوور مامۆستا ئەم سێشتا لە یەک ئاستان ڕێزی ئەم 3 کەسە لە یەک ئاستان ئەم مامۆستایە بۆ ئەمڕۆ مامۆستا ناوێرێت جاری وایە نمرەیەکی کەم بدا بە قوتابیەک شەڕ ڕومانێکە لەدەتە ماڵەوە وانێ کاکە ینی چەند مامۆستا من بینێ و دراوەتە بەرچەخۆ ئەمە ئەم باوک و دایکە واجبە لەسەر شانیان بڵێن ڕێزی مامۆستاکەت بگرە ڕەحمەتی خوا لە دایکی ئیمامی ئەنەسی کوڕی مالک تەماشاکە ئیمامی مالک ئیمامی مالک ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم ئیمامی مالکە دایکی جلێکی جوانە کاتە بەری دایکی جلێکی جوانە کاتە بەر ئەم منداڵێ ئەڵێ یا مالک اذهب إلى مجلس ربيعة ربيعة يشغل عالم كان فتعلم من أدبه قبل علمه أدبك فير ببيش علم كم رزق بيسمان بويا تماشي أم بابته يمكن أم بابته للقرآن داية خواهي پروردگار كاتب پیغمبر موسى دعوتك أبو آسمان بي فرميتشي أفرمي فاخلعن عليك إنك بالوادي المقدس طوى فاخلعن عليك بيش أو إخوائي تعالى يقوشا ببيغمبر موسى بلا فيري أدب كان فاخلعن عليك بيراوك داخل إنك بالوادي المقدس تولى شوني كي بيروزا دواي خواهي پروردگار فرمانا كاني بيالت دواي أما ئەم ئەدەبە بەڕاستی ئەم دایک و باوکە واجبێکی واجبی دووەمی سەرشانیانە کە ئەو مامۆستایە خۆشەویستکە لای قوتابێکە تەنانەت ئەگەر ئەم دایک و باوکە بتوانن مامۆستاکە پێی ناکرێت قوتابخانەکە پێی ناکرێت دیارێ بۆ مامۆستاکە بکڕن بڵێن ئەمڕۆ پێمان خۆشت و دیارێ بدەیت ئەم قوتابیە ئەمە واجبە دوو سێ واجبی سەرشانی باوک و دایک لێپرسینەوە لە مناڵەکەی باوک و دایکی وایە نازانم مناڵەکان لە چەنە مەکارەزاتە
بەڕاستی منەوە لە دەمی چەندێک واکێک و بیستوەوە مناڵەکە لە چەنەوتیتی نازانم بنازان لە چەندێ بەکارەساتە ئەم باوکو و دایکە کاتێک ئەم منداڵە بزانێت باوکو و دایکی دێن بۆ قوتابخانەکە پرسیاریەکەن لە مامۆستاکەن مامۆستا و لەوانەکەی تویا چۆنە مامۆستا لەوانەکەی تویا چۆنە ئەم منداڵ هەستەکە کە بەڕاستی حسابێکی بۆ کرێت وە نییە گرنگە خوێندنەکەی بەلا جاری وایە جاری وایە کۆبنەوەی دایکان و باوکانە کەس ناڕوە یعنی ئەم منداڵە مامۆستاکان گلەی دنیایان لێ کەسێک نابێن کە پێ بڵێن کاکە منداڵەکەتان ناوایە بۆیە ئەمە زۆر گرنگە باوکان و دایکان ئەدەبی مامەڵەکردن فێری ئەو منداڵە بکەن لەگەڵ مامۆستاکانە پاشان واجبی سێەم ئەبێ ئەم باوکو و دایکە فێری ئەم منداڵە بکەن کە چۆن ڕەفتار بکە لەگەڵ قوتابخانە و ژینگەی قوتابخانەکەدا وەنیە زۆر ڕاستە یان لەگەڵ ژینگەکەدا و پاشان ئەم منداڵە فێر بکەن کە لەگەڵ کێدا ئەگەڕێت لەگەڵ کێدا هەڵسوکەوتەکە لە قوتابخانە ناکرێت باوک و دایک لە خەوان منداڵەکانە ڕۆستوار پاسە بێت نازانن پاس کێیە نازان لە پاسە تەنیشتیەوە دانیشتووە نیە جاری وایە کاکە ئەم سایق پاسە خۆ هەموو سایق پاسێکیش وەکو یەکنین کاکەوە نیە هەندێکیان تیا لەوە چێ مەسەلەن حاڵەتی دەرونی ئەم منداڵە ڕەچاو نەکەن یعنی ئەم منداڵە کە سواری پاسەکە بێ ئەم مامۆستایە گۆرانیەک شتێکە خاتە سەری ئەو منداڵە بێزارەکە ئەو منداڵە والێکە کە لە جاتیەوە فێری علم بە فێری هەڵپەرکیە بێ فێری گۆرانی بێ گۆرانی لە بەرەکات بۆیە بەڕاستی بێ ئەم باوکو و دایکە بزانن ئەم منداڵیان لەگەڵ کێڕوا بۆ قوتابخانە جارێ کاکە کارەساتە باوکو و دایک نەزانێت کێ ڕەفیقی مناڵەکەیانە کێ ڕەفیقێتی مناڵەکەیەتی یعنی جاری وایە دەجار باوک قوتابخانە من مامۆستا بۆ لە مەکتەب وتێتی مامۆستا قوتابی ناردۆتە بۆ ماڵەوە دەرم کردووە لە مەکتەب وتمە بچۆ دایک و باوکت بێن باوکو دایکیان ناتوو لە مەکتەب شەڕەکە منداڵ نەبەوە شەڕی لەگەڵانەکات ئەڵێ مامۆستاوەندە هارە مردوو لەو هێنا بنێژە لەو مەکتەبا دەریێنێ ئەوەندە هارە ئەخر کاکە ئەمە کارەساتە بەڕاستی بۆیە باوکو دایک ئەبێ زۆر ڕەچاوی و حاڵەتانە بکەن مامۆستا تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری ئەوە بن کە لە پرۆسەی خوێندندا بەلای هەمومانەوە دیارە پرۆسەی خوێندن هەیە پەروەردە زۆر زەعیفەتەیە پەروەردەکردن ئەنی وایان لێ کردووە پەروەردەکردنیش حتمەن لە ڕێگەی وانە جوانەکانی ینی پیرۆزی ئیسلامەوە بێت تەعاملکردن لەگەڵ دایک و باوکان ڕێزکردنی دایک و باوک درۆ نەکردن خیانەت نەکردن دزی نەکردن هەموو ئەم شتە وانە جوانانە لە پەروەردەی ئیسلامەوە سەرچاوە دەگرێت کە بەداخەوە ئاگاداری لە پرۆسەی خوێندا ئەم بابەتە جوانان نادرێتە کەسانێکی پسپۆر و شارەزا زۆرجە مامۆستای بیرکاری ئەمێت ئەم بابەتە ئەڵێتەوە ئەنی دایکە و باوکە ئاگاداریەوە بن کە لە خوێندنەکەی کە قوتابەکەی چێت پەروەردەکەی زەعیفە ئەو پەروەردەیە فێر نابێت ئاگاداری بێت گرنگە بڕابکە هەر لە یەک ساڵیەوە تا ئەو کۆگاتە قۆناغەکانی خوێندنیش ئاگاداری پەروەردەکردنی بێت هەموو بابەتە پەروەردە جوانانەی فێر بکات خۆی بالفعل تربیە و تعلیم دوشتی لە یەک جیایە تربیە لەگەڵ تعلیمە تربیە پێش تعلیمە وەکو ئەرزمکردن پەروەردەکردنی ئەو منداڵە پێش ئەوەی فێریشت بێت ئەم منداڵە بە دەرسەکە ئەم سەر بۆ سەر لەبەر بێت بەڵام پەروەردەیەکی دروستی نەبێت لەگەڵ باوکیە لەگەڵ مامۆستاکەیە لەگەڵ ژینگەی قوتابخانەکەی لەگەڵ قوتابیەکانە ئەمە کارەساتە ئەمڕۆ بەداخەوە پرۆسەی پەروەردەکردن زۆر لاوازە لە کاتێکانای وەزارەتی پەروەردەشە زۆر لاوازە پرۆسە یعنی پرۆسەکە پرۆسەیەکی ئەتوانم بڵێن تعلیمیە زیاتر پرۆسەی تربیە کەمتر بووە بەڵام لەگەڵ ئەوەدا ئەمڕۆ لە هەرچی منتیقا هەیە دەستگا هەیە خۆشبەختانە دەستگا هەیە بۆ پەروەردەکردنی منداڵ لە هاوینانە بە تایبەت فێریشتی جوانیەکان فێری لە دەوراتی جوانە بێ بەشدارکە واجبە لەسەر شانی باوک و دایک ئەم منداڵە بە شێوازێک پەروەردە بکەن و گوناحبار نەبێت یعنی واجبە لەسەر شان زۆر گرنگەوە بۆ قو خوای تەعالی فەرمێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە قو فعلی ئەمرە ئەفەرمێ خۆتان و منداڵەکەتان بپارێزن لە ئاگرێکە بڵێسەکەی هۆکاری گڕەکەی ئینسان و بەردە بەوە خۆشەکری ئاگری دۆزەخ ئەمەم ئەگەر ئەم باوک و دایکە ئەم منداڵە پەروەردەیەکی جوان نەکەن ئەم منداڵە بەیانی ئەبێتە مڵۆزم بەسەر باوک و دایک و بەسەر کۆڵ مامۆستا حەزەکەم یەک شتیش باس بکەین بەڵێ
زۆر جار دایکباوەکانە بیستین بەرپرسیارەتەکانە خەنە سەر یەکتر واتە باوکەکەڵێ ئەمە ئیشی دایکەکەیە کە ئەم پەروەردە بکە ئاگای لە خوێندنەکەی بێ یاخود باکسەوە دایکەکەڵێ کە باوکی پێویستەکە ئاگای لێ بێ بەرپرسیارەتەکان ئەخەنە سەر یەک لەم نێوەندەدا ئەم منداڵە مافەکانی فەوتێ کەس نیە لی بپرسێتەوە ئەمە تا چەندێک گرنگە کە دایک و باوک بەپێی پێویستی خۆیان ئەو بەرپرسیارەتیە بکردنە ئەستەوە ئاگایان لەو منداڵە بێ ڕەچای بارودۆخی ئەو منداڵە بکەن لێپرسینەوەی لێ بکەین ئەو خاڵانی کە باست کرد هەر یەکێک لە دایک و باوکەکە جێبەجێ بکەن بۆ خۆیان طبعا بالفعل وایە بەداخەوە زۆر جار باوک چاوەڕێیەتی دایک پەروەردەیکە و دایکێک چاوەڕێتی باوک پەروەردەیکە بێتە شەڕیشیان ئەو منداڵە یان هەردووکیان دوو منهەجی جیاوازیان هەیە دوو منهەجی جیاوازیان هەیە یعنی تەسەوور کە مۆبایلێکی بەدەستوی منداڵە باوکەکە لی تو ڕابێ مۆبایلت بەدەستۆ نەبێ دایکەکە لە جاقەی چیەکە چیتیایە با بەدەستێەوە بێ یاری پێ بکە ئەمە دوو منهەجی جیاوازە ئەو منداڵە جارێ سەرەتا ڕقی بۆ باوکی دروست دەبێ خۆشەویستی بۆ دایکی ئەمە قیاسکە لەسەر شتەکانی تر جا دوو منهەجی جیاواز لە پەروەردەیە کێشە بێت وەلاکردنی پەروەردە حەق نەبوون بەسەریەوە ئەوە ئەولاترە پێغەمبەری خوا فەرمێت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان شوان و ئەم باوکو و دایکەکە شوانن واجبە لەسەر شانیان کە ئەم منداڵە پەروەردە بکەن جائیدی ئەم نەڵێ لەسەر شانیەوە هەمویان واجباتی خۆیان نەزانن باوک لەکوێ باوک کاتێک لە ماڵە واجباگەی لە منداڵەکەی بێت یان دایک کاتێ لە ماڵە واجباگەی لە منداڵەکەی بێت هەندێک شتێ پەیوەندی بە دایکەوە بەتایبەتی ئافرەتان هەندێشتی تایبەت بە کچکە تازە پێگە پەیوەندی بە دایکەوەی باوک تەداخل ناکات هەندێشتی شەیە یعنی لە قوتابخانەیە منداڵە شەڕێکی کردووە ئەم منداڵە بێڕەزیکی بەرامبەر مامۆستا کردووە یاخۆ دایکی ناچێت بۆ سوڵحکاکە باوکە پێی بڵەوە نییە جا بۆیە بەڕاستی نابێ هیچ کامێکیان کەم تەرخەم بن ئەبێ هەردووکیان تەواوکەری ئیشی یەکتر بن کاتە بەرپرسیارەتەکە لەسەر هەردووکیانە بەرپرسیارەتی لەسەر شانی هەردووکیانە لەسەر شانی باوک و دایکیشە چونکە بەڕاستی ناکرێ ئەمیان بە ئۆجێ بێڵە ئەوان بە ئۆجێ بێڵەوە کارەساتە بەڕاستی پاشان بەڕێزان کاتێک کە ئەم منداڵە لێی گەڕین بەڕاستی ئەو کاتە کۆڵان پەروەردەکات من وتارێکمدا لەم ساڵانەیە باسی ئەو هەتیوانم کرد کە باوکو دایکیان هەیە هەندێک مناڵی لە کۆمەلگای هەتیون بەس باوکو دایکیان هەیە بەداخەوە باوکو دایکی بەس هەتیوە هەر ئەم باوکەی ڕۆژە لە ڕۆژان ئامۆژگاریی نەکردووە ئێمە خۆی باوکی مردبێ ڕۆژە لە ڕۆژان ئەم باوکەی نەوتەوە ئەوە مەکەوە بکە ئەوەکوایەتی و بێ ڕێگەنەوەزانمەکینی پارەپیاکە ئەم باوکە حتا لە دەرەوە بە دوای دیینارە ڕاکات مامساهەیە هەتیویشانی با بڵین بەڵام سێرەکەی زۆر لەو دایکەکە ئەگەر تەنها دایکەکەش ما بێ توانێتی پەروەردەیەکی باشی بکە کاتێکا کەسەکە باوکیشی هەیە و وامان هەیە ئەی طبعا يعني تۆ تەسەور کە ئەوانەی کە لە کتێبێکی الأيتام التي غيروا مجرى التاريخ يعني ئەوە هەتیوانەی کە ڕێڕەوی جیهانیان گۆڕیوە کە ئەو زۆر لەوانە پاشان تۆ تەسەورکە یعنی ئەم باوکو دایکە کاتێکە ئەمیان بیدادە دەست ئەویشیان بیدادە دەست ئەو منداڵە لە کۆتاییدا کەسێک نییە پەروەردەیکە منداڵی گەڕک پەروەردەیەکات بەڕاستی منداڵی گەڕک پەروەردەیەکە ئەم باوکە وەکو ئەرژم کردن بەیانی مناڵ لە خەوەڵ نەساوە ئەڕوا بە دوای کەسابەتە ڕاکات بە دوای دینارە ڕاکات لە دوکانە بێ حتا ئێوارە دێتەوە ئەم باوکە خەریکی مۆبایل لەبێ حتا ئەخرێ ئەیە منداڵە پێویستی بە ئامۆژگاریەک نییە یعنی ناکرێ باوک و دایک لە منداڵە بپرسن کوڕم کچم ئەمڕۆ چیتان خوێندووە ئەمڕۆ دەرسی چیتان بووە ئەمڕۆ لە تاقیکردنەوە چەند تێناوە ئەم منداڵە کاتێکە نمرەکەی هێنێتەوە بیستی هێناوە لە قوتابخانەکەەوە بە دڵخۆشی دێتەوە بۆ ماڵ پێی وایە دەستخۆشی لێکن باوکی دێتەوە مۆبایلەکە بە دەستێوێتی منداڵەکە باوکە ئەوە بیست لە بیستم هێنا دەست خۆش بێ هەر نازانێت چی وتووە کاتە جارێکتر ناوێت ئەسڵان ئەو نمرەیە بێنێتەوە بەلایەوە گرنگ نییە بەلایەوە گرنگ نییە مناڵە چونکە ئەڵێ خۆ من سفر بێنم و لەگەڵ 20 لە 20 بێنمە دووکیەکە بەلای باوکو دایکمەوە بۆیە باوکو دایک زۆر زەماوە سەدایکان باوکان وا تێئەگەن کە ئەو بیرکردنەوەی کە تۆ ئاماژت پێکرد لە مناڵەکەیان نییە
وازانن هەر هەستی پێ ناکات هەستی پێ ناکات ینی ئەڵێن ئەو زانیاریان نییە لەو منداڵە بارەیەوە چۆن جاوە ئەو منداڵە هەست بە شتەکات ئەو منداڵە ئەگەر ئەمڕۆژ خۆشما مناڵ بوون وا بووە ئەمڕۆژ دەرینە بڕێکاکە هەندێشت لە ڕابردوودا لە کاتی مناڵی ڕووداوە بەسەر خۆمانە ئێسش لە بیرمان ماوە وەنیە بەسەردانی هەستەکەم ئەوەی کە مناڵی کاریگەری هەیە لەسەر مرۆڤ ڕەنگە لە تەمەنێکی تراونە گوێ بە شتەکان نایەت هەروایە ئەمە زۆر گرنگە بەنسبەت باوک و دایک واجبێکی گەورەی سەر شانیانە کە ئەو منداڵە وا لێ بکەن مامۆستای خۆش بێت خوێندنی خۆش بێت کتێبی خۆش بێت یعنی ناکرێن باوکو دایکە هیچ لەو مناڵە نەپرسنەوە مناڵەکە حەد لە مەدخەل داخڵە بێ سەدرەکەی لە شوێنێک ئافرادە گۆرەوەکەی لە شوێنێکی تر فرادە دوو لە ڕووژەنابتان جانتاکەی لە شوێنێکی تر فرادە کتێبی هەمووی لەت بۆ باوکو دایکی پێنەڵم کتێبانە بۆ هێلاتوە ئەی باوکو دایکیانی چی کاکە بۆیە واجبی سەرشانی باوکو دایک زۆر زیاتر لە واجبی سەرشانی ئەو مامۆسایەکە لە قوتابخانە دەشڵێن مامۆستا با باسێکی تریش هەیە گرنگە کە باسی لێ بکەین لە کاتی پرۆسی خوێندنە ئەم منداڵە پێویستی بە کۆششکردنە پێویستی بۆیە کە ڕەچای بکرێت ژینگەیەکی لەباری بۆ ئامادە بکرێت دایک باوکەکە زۆر جار ئەم منداڵە ئەبەنە دەرەوە ئەڵێ ئەگەڕێن ئەبێت تۆ ئیلابێ لەگەڵمانە یاخود بەعکسەوە میوانیت چەندین میوانداری ساز ئەکەن ڕەچاوی بارودۆخی ئەم منداڵە یاخود ئەم قوتابیە ناکەن بۆ ئەوی کە خوێندنەکەی بە شێوازێکی دروست بەڕێ بکات تا چەندێک گرنگە دایک و باوکان ئەم لایەنانە بخوێننەوە وەڵاوە زۆر گرنگە من لە کاتی ئیمتیحانی شەشە هەموو جارێڵم و تویشمە کوورە کاکە ڕجاتان لێکم ئەو ماڵی تەڵەبەی شەشیانێ نەبچن بۆ میوانی نەداوەتیان بکەن ئەگەر میوانداریشان کردنی نەچی لە کاکە مەچن ئەم منداڵە وا ئێستا لە شەشە هەموو هەوڵێکی خۆی داوە بۆ ئێرە کاتێک ئاچی لەواچێ ئەم ماڵە یەک ژووریانە بێ کاکە یەک ژووریانە بێ ئەو منداڵە خوێندنی لێت یەکەچێت ئەیبی بۆ میوانی بۆیە باوک و دایکە بێ ڕەچایەوە بکەن ئەم بەیانی منداڵەکەت تاقیکردنەوەیە تاقیکردەوە ئێمەش کۆمەڵە تەڵەبە منافیزێتی ئێوێ بخوێنێ دەرەجە بێنێ ئەم باوکو دایکە حسەی بۆ ناکەن بۆ حسەی بۆ ناکەن هەندێک جارڵێن بابە ئێمە لە سەردەمی خۆمانە ئەشمان خوێند و ئیشیشمانە کرد قیاسی ئەو سەردەمە بۆ سەردەماکەن یاخدەڵە کێ بۆ بەشت بخوێندن بۆ بەنیازی چیت کێ تاعین بووە ئەو خەڵک دکتۆرایە خەریکی کرێکاریە ئێستا تۆ یعنی ئەم منداڵە حساب نەکردن بۆ ظروفی ئەم منداڵە بەڕاستی کارەسات هەمیشە لە نەخراپەکانیان بۆ لێکەین و نەک لایەنە جوانە بۆیە باوکو دایکە ئەبێ بەڕاستی هەندێک سەردانەکانیان هەندێک لە میوانداریەکانیان و هەندێک لەو حەز و ئارەزوانی کە خۆیان هەیەە لەبەر خاتری ئەم منداڵە وازی لێ ئەی ناکرێت تۆ تەلەڤیزیۆنەکەت دەنگ بێت و خوێندکارەکەت سەعی هەبێ بە مامۆستا باسمان لە دایک و باوک کرد کە ئەمە ئەمەرکانی لەسەر شانەوە دەبێت ئەمانە جێبەجێ بکات ینی هاوشانی ئەمەش ئەو ئەرک و ئەو شتانە چین کە قوتابی دەبێت بەرامبەر بە دایک و باوکی بیکات قوتابی دەبێت چۆن مامەڵ لەگەڵ دایک و باوکی لەگەڵ خێزانەکانی بکات وڵات طبعا قوتابی ئەو باوکو دایکی کە هۆکاری بوونین ئەو باوکو دایکی کە هۆکاری بوونین ئەبێ ئەوەندە ڕێزیان لێ بگرێ تەنانەت پیان نەڵێ ئۆف ولا تەقول لەهما ئوف وەنیە یعنی ئەمە بەسیترین شتە ئەسڵەن لە شەریعەتی ئیسلامدا باس کراوە ئینسان لە ئەسەر هاتووە ئینسان جاری وا هەیە بەس لە دڵیدا ینی شتە ئاشکرای نەکردووە بە چاوێکی کەم سەیری باوکو دایکیەکە ئەفەرموو مەلایکەتەکانی خوای پەروەردگار هەر هەمویان جمایان تێکەوێت لە ترسی ئەوەی کە ئاسمانەکان لە یەک بات ئەوەندە بە تاوانێکی کەورەی ئەزانن ئەم منداڵە طبعا کاتێک واجبە لەسەری پەروەردەیەکی جوان لەگەڵ دایک و باوکی دابکە کە باوک و دایکی بە پەروەردەیەکی جوان بەخێوان کرد بێت لە سەردەمی ئیمامی عومەردا سەردەمی ئیمامی عومەر خۆ ئەگەر باوک و دایکشی پەروەردەیان نەکرد بێ پەروەردە بێ هەر واجبە لەسەری ئاگادار بە لە سەردەمی ئیمامی عومەردا کابرایەک هات بۆ لای ئیمامی عومەر فەرمووی وەڵڵاهی کوڕەکەم بە قسەم ناکە کوڕەکەم وایە ئیمامی عومەر کوڕەکە کابرا دەستی کوڕەکەی کردووە نایە بۆ قسمەتی ئیمامی عومەر داینە ئیمامی عومەر فەرمووی بۆچی خراپ لەگەڵ دایک و باوکتە بۆچی ئاوەکەی بەرەم فەرمووی ئیمامی عومەر بەس دایک و باوک حەقیان بەسەر منداڵەوایە یان منداڵش حەقی بەسەر دایک و باوکی وایە
مەر فەرمووی منداڵش حەقی بەسەر دایک فەرمووی ئێمە دایکێکی بۆ من هەڵبژاردو ئاوا و ئاوایە دوای ئەوە ئاوا و ئاوا منی پەروەردە کردووە ئێستا چاوەڕێ ئەوە لە منەکەکە من بۆی باش بم بۆیە بەڕاستی ئینسان بە دەستی خۆیەتی ئەگەر دارێک بەڕێکی گەورەیکەی سێبەرەکەش ڕێکە بێت بەڵام تۆ دارێکت بە گێڕی گەورە کردووە داوتە دەدەست ڕەشە بە ئاوای لێ کردووە وانە چاوەڕێی سێبەری ئەم دارە ڕێک بێ بۆیە بەڕاستی زۆر جار باوکو و دایکە گلەی لە منداڵەکانیانەکەن خەتای خۆیانە پەروەردەیەکی جوانیان نەکردو خەتای خۆیانە ئەو جوهدەی کە ئیسلام داوایەکە سەرفیان نەکردو بەینی چی کاکە بەخوا هیدایەت بەدەست خوایە ئەو پێغەمبەر نوح مناڵەکەی خراپ بوو ئەو پێغەمبەر لوط خێزانی خراپ بوو ئەو پێغەمبەر ئیبراهیم باوکی خراپ بوو کاکە ئەمە دوای هەوڵدانێک خوای تەعالا هیدایەتی لێداون بەڵام تۆ هەوڵەکە بدە وانە تۆ هەوڵەکە بدە بۆیە بەڕاستی ئەم منداڵەشە بێەوە بزانێت کە ئەو هیلاک بوون و ماندوو بوونەی دایک و باوکە ئەمڕۆ لەگەڵ ئەو قوتابیە ئەیدەن ئەبێ ئەو منداڵش واجبی سەرشانی جێبەجێ بکە بەرامبەرێن ئەم دایکە هەتاوەکو گەورە بۆ ئەم منداڵە چۆن پەروەردەی کردو ینی شەی وا بۆ تا بەیانی بە دیاربێشکەکە و خەوی لێکەوتووە وانە پاشان ئەم باوکە یعنی ئەمڕۆ منداڵ لە قوتابخانە مەسرفێکی زۆر گەورەیە کاکە لە ڕووی داراییەوە یعنی جاران من لە بیرم دێ ئەو جلەی کە ئەچوون بۆ قوتابخانە پێوەی باوەڕکە لە چەند لاوە پینەکرا بوو لە چەند لاوە پینەکرا بوو ئەمڕۆ هەر ساڵی ئەڕۆ بە قوتابخانەیەک ئەبێ جلی جیاواز بێت ئێمە 4-5 کیلۆمەتر بە پێ ڕۆژدین تا گەشتینە قوتابخانە ئەمڕۆ پاس دێتە بەردەماڵ پارە ئەدات یعنی ئاسانکاری بۆ قوتابی کراوە کۆمەڵی ئاسانکاری زۆر زۆر بۆ قوتابی کرا بێ قوتابیش ئەوە بزانێت کە ئەم دایک و باوکە ئەم هیلاک و ماندوو بوونەی لەگەڵ هاکەن بەڕاستی ئەویش ڕێزی ئەم دایک و باوکە لە پێش ڕێزی هەموو کەسێکەوە بێلای بەگوێکردنیان واجبە ئەمە زیاتر ئەم قسانە زیاتر ئیشی مامۆستایە لە قوتابخانەیە چکە بەڕاستی مامۆستاش کۆمەڵە واجبات لەسەری هەیە وانە یعنی مامۆستاش واجبات گەلێک لەسەریە کە ئەبێ بیزانێت یعنی تۆ تەسەوور کە ئەم منداڵا بێ جیاوازی لە نێوان منداڵی فەقیر و دەوڵەمەندان نەکات ئەم مامۆستایە ئەمە هەموو واجبی سەرشانی مامۆستایە وانە ئەبێ ئەم منداڵە وەکو منداڵەکانی خۆی خەمخۆریان بێت تا لە بەردەستایەتی ئەبێ هەوڵدا ئەو واجبەی لەسەر شانێتی جێبەجێ بکە هەر مامۆستایەک ئەو واجبەی لەسەر شانێتی جێبەجێ نەکات لە ڕووی شەرعیەوە ئەو مەعاشەی حرامەکە وەرێگرێت لە ڕووی شەرعیەوە چکە بۆ ئەم مامۆستای مەکتەبە موچەیەک لەسەر ئەوە وەرەگرێت وەکو چۆن من مامۆستایەکی مزگەوتم ئەگەر بێ و ئەو ئیشەی کە خۆم پێویست پێدراوە جێبەجێ نەکەم مەعاشەکەم حرامە بێ مامۆستاکەش بە هەمان شێوە کاکە بۆی ئەم مامۆستایە ئەبێ هەوڵدا بە جوانترین شێوە ئەوەی کە بۆ منداڵەکەی خۆی پێخۆشە بۆ منداڵانش پێی خۆش بێت نابێ ئێستیفزاد بۆ مناڵە بکات نابێ گاڵتە بە لە چکیەوە منداڵە بکات نابێ ئەو منداڵە بشکێنێتەوە بە شێواز نابێ شتی نەفسی خۆی تێکەڵی قوتابخانە و نیزامی پەروەردە بکە نابێ ئەم مامۆستایە منداڵی مامۆستاکەی کە لەگەڵ یایەتی لەگەڵ ئەم منداڵەیە لە نمرەیە جیاوازیان لە نێواندا بکە زۆر باش ئەمانە کۆمەڵی واجب و واجبی تری شێ لەسەر شانی مامۆستا کابێ جێبەجێ بکات زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوانسیان مەسووری مامۆستایی زۆر بەخێر مامۆستای گیانخوای گەورە پاداشتی خێرباتەوە بەهیوان کە دایکان و باوکانیش و ڕێنمایانی کە باسمان کرد جێبەجێ بکەین ئینشاءالله بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ